وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدركي غورنا كغير علم الله سبحانه وصلى الله على أو قدس باك آياته كأخلاقي پسنديدي جناب حي منانا وصلى الله على أو حزرتي صاحب كمالاته كأعلى معجزي قربان بمن نور قرآنا لتاريكي شوي كفر بيقدم لمعيكي دا 1442 دنیا چراخانە چرایەک نوری بێچوونی ممیدی بێ دەبێ وا بێ چرایەک دەستی قودرەت خۆشیکە بۆ تا ئەبەدمانە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان و خۆشەویستان دووبارە سڵاوێکی گەرمتان لێبێ. ئەمڕۆ یەکی 1442 و سەرەتای کۆچی پێغەمبەری پێشەوامانە صلی الله علیه وسلم بۆ شاری مەدینە. درود و سڵاوات و میهرەبانی خوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان. لە ئەڵلقەی ڕابردوودا قسەمان کرد لەسەر ڕەهند و ئامادەسازیەکانی کۆچ لە شاری مەککە و ئێستەش لە نێو مەدینە درەوشاوەکەی پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم باز لە دەستکەوت و دەرهاوێشتەکانی کۆچ ئەکەین. یەکێک لەو تایبەتمەندیانەی کۆچ بریتی بوو لە بنیادنانی دەوڵەتێکی ئیسلامی بۆ یەکەم جار، هەروەها دەستور و میساقێک بۆ دەوڵەتەکە و بێگومان خەڵکانێک تا ئێستش پێیان وایە کەوا ئیسلام و دەوڵەتدارێتیان مسلمانان و ئیدارەدانی دەوڵەتیان نەگوت. من پێم خۆشە چەند سەرنجێکی محەممەد سەعید ڕەمەزان بووقی بۆ ئێوە عەزیز و خۆشەوی وەکو پێشەکیە بگوازمەوە کە دەفەرمێ ئەوانەی چاوی خۆیان دەنووقێن و پاشان وا گومان دەبن کە ئیسلام ئاینێکە جگە لە پەیوەندی ئادەمیزاد بە خوای خۆیەوە هیچی تر نییە، دەڵێن ئیسلام هیچ مقوماتی دەوڵەت و تەنزیم و ئیدارەی تێدا نییە، بێگومان ئەمە یاریەکی کۆنە و قەوانێکی سواوە. ئەوانەی غەزووی فکری جیهانی ئیسلامیان کردووە بە پیشەی سەرەکیان و دار و دەستەی ئێستیعمارن، پشت بەم دەستەواژەیە دەبەستن و دەیانەوێ بەم قسە پوچ و بێبنەمایانە ئیسلام کۆت و زنجیر بکەن بۆ ئەوەی پەل نەهاوێ و کاری خۆی لە کۆمەڵگەی ئیسلامیدا پەرە پێنەدا، دەسەڵاتێک پەیدا نەکات بتوانێ زاڵ بێ بەسەر کۆمەڵگە لە ڕێ دەرچوو هەڵوەشاوەکاندا. هەڵبەتە وەسیلە و داردەستی دوژمنانی ئیسلام بۆ ئەوەی قەتیسی بکەن و کۆت و زنجیری بکەن لەوەدا خۆی دەنوێنێ وای پیشان بدەن ئیسلام دینە و دەوڵەت نییە، عیبادات و پەیوەندیکردنە بەخواوە و تەشریع و قانون نییە و نابێت تەداخلی کاروباری کۆمەڵگە و خەڵکی بکات. ئازیزان و خۆشەویستانم، بە میوەتداری هەریەک لە بەڕێزان دکتۆر کەریم ئەحمەد، شارەزا و نووسەری فکری ئیسلامی، هەروەها بەڕێز پارێزەر بەکر حەمەستیق، نووسەر و وەرگێڕی ئیسلامی، قسە لەسەر دەستکەوت و دەرهاویشتەکانی کۆچی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم. زۆر بەخێر بن دکتۆر گیان، ڕەوانسابەکەیان زۆر بەخێر بن. سەرتا پێم خۆشە هەم وەکو پیرۆزبایی و هەم وەکو پەیام و سەرنجی خۆتان لەسەر کۆچ لە دکتۆر کەریمەوە دەست پێکەم. دکتۆر گیان، هەم ئەم ڕۆژە پیرۆز بێ لە جەنابتان و تەواوی مسلمانانی جیهان، بۆ پێم خۆشە گوێبیستی پەیام و سەرنجی بەڕێزیشتان لەسەر کۆچ و ئەم ڕۆژە پیرۆز. بناوی خوای گەورە میهرەبان، درود و سڵام لەسەر گیانی پاکی ئازیزمان محەممەد صلی الله علیه وسلم و ڕێز و سڵاوم بۆ هەموو ئێوە و هەموو بینەرانی خۆشەویست و پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەم بە بۆنەی هاتنی ئەم ڕۆژە گەورەیەوە کە بەداخەوە یعنی زۆر بەداخەوە یعنی مناسبەیەکی وا گەورە دێت و تێدا پەڕێت، زۆر جار پێ نازانرێت و ئەو بایەخە پێویستەی پێ نادرێت کە بە بۆنەکانی تر ئەدرێت کە کاریگەریان زۆر لە کاریگەری ئەم بۆنە ئیسلامیانە کەمترە، بەڵام بەداخەوە ئەوانە خەڵکانێکن بایەخی پێدەدەن و گەورەیەکەنەوە، بەڵام ئەم بۆنە ئیسلامیانە و بەتایبەت ئەم بۆنە گەورەیە لەلایەن مسلمانانی شەوەندێک جار کەم تەرخەمی ئەکرێت و ئەو نرخەی پێ نادرێت و ئەو بایەخەی پێ نادرێت و گرنگیەکەی نازانرێت و نازانرێت زیندووکردنەوەی ئەم بۆنانە و قۆستنەوەی ئەم بۆنانە بۆ باسکردنی سیرەی پێغەمبەر و بۆ باسکردنی با بڵێن ئەو ئیشانی پێغەمبەر کردوێتی و ئەو ئاینەی هێناوێتی چەند گرنگە و چەند پێویستە بۆ سەرجەم مسلمانان و بۆ خەڵکی بەگشتی. زۆر باشە دکتۆر گیان، مامۆستا بەکرد دووبارە زۆر بەخێر بی. پیرۆزبایەکی گەرمیش لە بەڕێزتانەکەم. پێم خۆشە سەرنج و پەیامی بەڕێزیشتان لەسەر کۆچ و هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بزانم.
بسم الله الرحمن الرحيم سرت أسواسي جنابتنا كيروز باي لخوم وليه ومراي برزم جنابي دكتور هو مسلماني كردستان وكان على جوانا كي هو مسلمان جاني شكم في موايا أم ديار ديوكو دكتور جنابي شارتي بيها وكو بيويست لكنه بلا نكراو إما نابع لما سري لكنه بدراسات إسلامية وبتعبتي مسائل كان سيريا بلين روي گزارش ولد وانا كان يخوان أرسي كساني بكن كمهتمين أصلا بموضوعه بلام مفروض وای مسلمانان خۆیان بە گرنگجێکی تەواوە گرنگی بە مەسەلەی ژیننامەی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم بە تایبەتی ئەو دیاردانەی کە خاڵی وەرچەرخانی گرنگن لە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە کۆچێکێکە لەو دیاردانە کۆچ لە بنەڕەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆیان دەزانین کە دووجار کۆچی کردووە بڵێن دووجار مسلمانان کۆچیان کرد لە مەکە دەرچوون جارێکیان بۆ حەبەشەیە کە بە دوو وەجب ڕۆشتووە هەندێک دەزانانی بە سیرەت دەڵێن کە ئەمە دوو کۆچ بوو هەندێکیان دەڵێن یەک کۆچ بوو بەڵام بە چەند وەجبەیە بووە بە کورتێکی کۆچێک هەبووە لە مەکە دەرچوون هەفتا کەس دەرچوونە دەرەوە شارە کۆچێکی دیکەمان هەیە کە بۆ مەدینە بووە و هەردوو کۆچەکە لە ڕاستیەوە وەرچەرخانیان دروست کردووە یعنی کۆمەڵ شتیان دروست کردووە بەڵام ئەسبابەکانیان جیاوازن دوای ئەمەوە سەر ئەو خاڵە ئەگەر سەرنج بین ئەو کەسانی کە لەسەر سیرەتنامەی پێغەمبەریان نووسیوە صلی الله عليه وسلم لە مەودای دوو درێژی تاریخە من ئەحسایەکی وردم لەلایە زۆر شتی سیر و سەمەرەیە ئەڵێ لە مەودای 150 ساڵە ڕۆژهەڵاتناسەکان و بە تایبەتی دامەزراوە مەسکونیەکانی مەسیحێتی عالەمی 50,000 کتێبیان بەز سەر زیرەتنامەی پێغەمبەر نووسی عەلەیهی سڵات وسەلام ئێمە هەرچی بەرهەمی مسلمانەکان هەیە کۆی بکەینەوە تاوەکو ئێستاکە ناگاتە 2000 بەرهەم یعنی 2000 بەرهەم لەوانەیە بە کتێبۆلکەوە بە هەندێک نامی ئەو شتانە بڕا بەڵام ئەوان 50,000 کتێبی شاکاریان لەسەر ئەو مەسەلەی نووسیوە ئاخر دراسەکەی نۆتکەیە کە کۆمەڵێک شتی وروژاندووە هەرچەندە وروژاندنی بابەستەکان وەڵامی دراوەتەوە مەسەلەن شتی گرنگی لەسەر وتراوە بەڵام بزانە گرنگی پێدانی کەسانێکی دیکە بە ژیننامەی ئەو زاتە گەورەیە چەندێکە ئەو دەزانێت کە خەتەرێکی گەور لەسەر ژیانی ئەو هەیە بڵین ئەم جۆرە تەسەورە ئەم پیاوە گەورەی لە قەبرەکەشیدا غەزوی ژیانی ئەوان دەکات غەزوی فکر و عەقڵ و هەموو شتێکی ئەوان دەکات بۆیە بە گرنگی سەیری ئەو پیاوە دەکەن ئەو پیاوەکو کەسێک سیر ناکەن کە گۆڕێکی هەیە لە مەدینەیە عەلەیهی ئەفضەل الصەلاة والسەلام بەڵکو پیاوێکی زیندوو کودی ئاینێکی زیندوو سەیری دەکەن بە تایبەتی دروشمە عیبادەکانی ئیسلام دروشمی زیندوون بە بەردەوامی لەگەڵ ژیانی ئینسانە دێن و دەچن نوێژ دووبارە بێتەوە ڕۆژ دووبارە بێتەوە حەج دووبارە بێتەوە پەرستشەکان دزاکان دووبارە بێت دروشمەکانی ئیسلام بە گشتی دروشمی زیندوون دا نابڕی لە یادی خۆی گەور بە بەردەوامی تۆ لەگەڵ خۆی گەورەدا دەژی ئەمە حاڵەتێکی زیندووبوونەوە و گەورەی بە ئینسان دەبەخشێ کە بەرامبەرەکانت هەست بە ترسێکی ڕاستەقینە بکەن لەسەر بوونی ئەو ئاین لەسەر ژیانی ئەوان لەسەر منزومەی فکری ئەوان منزومەی ئەخلاقی ئەوان منزومەی سیاسایی و سیاسی و حتا ئەمنی ئەوانش بەڕاستی جا ئەمە زۆر محاولە ئەکەن بە شێوازێکی شێوا و هەندێک لەو نیتاجە فکریانە بهێننەکایەوە کە وێنەیەکی متدەینی شێواوی سەقەت بهێننەکایە کە لە دنیادا زیانەکانی بۆ ئیسلام زیاتر بێت لە قازانجەکانی ئەمەش تەقسیری ئێمەیە تەقسیری ئێمە بەسم پێی هەموو ڕێکخراو ئیسلامیەکان حیزبە ئیسلامیەکان تاکە ئیسلامیەکان ئەوانی کە گرنگی بە مەجالانە هەن بۆیە من و ئەزانم وەزیفەیەکی گرنگی سەرشانی هەمومانەوە ئەچمە سەر ئەو خاڵی کە بەڕێز دکتۆر ئیشارەتی پێیا وەزیفەی هەر هەمومانەکە بەڕوونی جارێکی دیکە لەسەر ئەو وەرچارخەران گرنگانی ژیانی پێغەمبەر بنووسین عەلەیهی سڵات وسەلام بە قسە لەسەر بکەین بە بەرنامەی لەسەر بکەین بە کتێب دیراساتی گەوری لەسەر بنووسین کە ئەوە خاڵێکی گرنگە و بە زمانی کوردی خۆ دەزانی ئێستا کۆمەڵێک کتێبمان هەیە لەسەر سیرە نووساوە بەشێکی زۆری تەرجمەیە من خۆم یەکێکم لەو کەسانی چەند کتێبی سیرەم تەرجمە کردو بەڵام مؤەلیفینی کورد بەڵێن دانەرانی کورد لە بواری سیرەیە زۆر کەمن و بە تایبەتی سیرە بەو مەنزومەی کە نووسراوە یعنی لە سەردەمی ئیبن ئیسحاقەوە هەتاوەکو ئیبن هیشام وەتاکو دێتە ئێستاکە شێوازی نووسینی سوورەی هیچ گۆڕانێکی بەسەرانەوە حەدەسی کۆمەڵی ئەحدەثی تاریخی و غەزاوات هێنن بەبێ ئەوەی کۆرۆک لەسەر کۆرۆک و ناوەڕۆکی مەسائلەکانی سیرە و بیزات ئەم مۆزوعە کە ئێستا یادی کۆچ و سەرەتای ساڵی کۆچیە قسەی لەسەر بکەم من ئەمەوێ بڵێم تەنها جیاوازیی گرنگ وەکو خاڵێکی جەمسەری و ئەساسی لە بینی ئەو کۆچانی کە پێغەمبەر کردوونی عەلەیهی سڵات وسەلام 13 ساڵ لە بینی سەرەتای نبووەت و تاوەکو کۆچی یەکەم کە کۆچی حەبەشەیە 5 ساڵ بین بۆ یان لە 5 ساڵی 5 نبووەتە ئەو کۆچە ڕوویاوە کۆچی یەکەم کۆچی ترس بووە تۆ جوگرافی ئەگۆڕێتەوە بۆ شوێنێک کەسانی خەڵک لە بەردەم بە ترسێکی گەوریان ژیانیان لە خەتەرە احتیمالە داواکەش بکەوێتە بەردەم خەتەرێکی گەورە کادرەکانی دەرێنێتە دەرەوەیکەوە لە ژیانی پارێزراوە بەڵام لە کۆچی مەدینەیە کۆچە بۆ دروستکردنی دەوڵەت کۆچە بۆ دروستکردنی منزومەیەکی یاسایی سیاسی قەزایی ئەمنی کە بتوانێت نەک هەر خۆی قوتارکار لە زوڵم و ستەم و جۆرێکی کە ناوی قوڕیشە بەڵکو منزومەیە کە هەموو دنیا جاریشکە داگیر کاتەوە بەنیە قوربان ئەمە ئەساسی مەوزوعەکە و پێویستە ئینتەلاقی ئێمە دەستپێکردنی ئێمە لە مەوزوعی سیرەتە لە مەوزوعی کۆچە بیزار لەم خاڵەوە بێ جیاوازی نێوان پێش کۆچ و دوای کۆچ چییە دائیمە شۆڕژگەڕەکانی دنیا
کە باسی خۆیان دەکەن ئەڵن پێش ئەوەی ئێمە شۆڕشکەین دنیا وا بوو دوای ئەوەی ئێمە شۆڕشمان دنیا ئەوەی لەبەسەر هات لە حقیقەتە حەقی ئێمە ئەو شتە بە جوانتر باسکەین کە پێش کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم دنیا چۆن بوو و دوای کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دنیا چی لەبەسەر هات کەواتە بە قسەی جەنابەت کۆچ ڕاکردن لە واقع یا بۆونە خۆشاردنەوە لە ترس و زوڵم و زۆری قڕیشەکانەوە بەڵکو بۆ ئامانجێکی زۆر لەوە کۆچی مەدینە بەڵێ باڵاتر و بەرزبەوەی کە مەحوی دەڵێ ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شەوکەتەی کەی بوو کەواتە گێڕانەوەی شکۆ و شەوکەت و کەرامەت و حرمەت بووە بۆ هەم کۆمەڵگەی ئیسلامی ئەو سەردەمە هەم بۆ کۆمەڵگەکانی دوای خۆشی من هەر بەڕاستی ئەوەش بڵام ینی هەندێک خاڵم نووسیوە لای خۆم و کۆمەڵێک شتم بەدەستەوە ئێستا کە شەگەر خۆیان بە عمر باقی بێ بتوان تەواوی کەم هەندێک مەسائلم ئیشارەت پیاوە کە مەوزوعی ئەو هۆ سەرچیانەی کە با پاڵی بە پێغەمبەر وەنا صلی الله عليه وسلم کۆچ بکات لە مەکەوە بۆ مەدینە پاژەوەیکەوە ئیتر دەرگاکانی ئەو شتە داخرا کۆمەڵێک ئەسبابن پەیوەندی بە مەسائلی ترس و ئەو شتانەوە نیە لە ڕاستیە یعنی نامەوێت زۆر کاتی بەڕێزی جەنابی دکتۆر بگرم بەس لە کاتی خۆیان دێمەوە سەر ئەو خاڵە خاڵی جەوهەری و ئەسبنەڕەتی لەبینی هەردوو کۆچەکە ئەو خاڵی کۆچی یەکەمیان کۆچی ئەمنە کۆچی خۆپاراستنە لە ڕەوشێکی نائارام ناسەخامگیر هەڕەشێکی حەقیقی لەسەر ژیانی مسلمانانە بۆ نمونە حەدەسێکمان هەیە عمەری کوڕی خەتاب ئاخر وەجبەی کۆچ کرد لە مەکە دەرەچێ بەرەو مەدینە ژن و پیاوێکن عامر و لەیلای خێزانی عامر دوورکەوتەوە لە قافڵەکە ئەم لە ئەخیریاتی لەو کاتا عمەر ئەگاتە سەر عمەر هێشتا مسلمان نەبوو لەو لەحزەیە ئەگاتە سەریان هاناسی لێ ئەبڕێ ئەڵێ بەخوای ئەم کوژێ ئەگە درۆ بکەم نابێت درۆ بکەم ڕاستیش بڵم عمەر ئەزانێ بۆ کوێ چم لەبەرەوە ئەڕوات فرێ ئەوانیشەکەی لەوانی ئەوانش ئەوە لێ بکە ئەڵێ بۆ کۆچەکەی بۆچی وڵاتە بەجێهێڵی بە بەژنەکەڵێ ئەڵێ بەجێهێڵی لەبەرەوەی زوڵمان لێ کرد ژیانمان لێرە نەماوە چۆن دەبی ئینسان وا لە کەس و کار و ئامۆزا و پرزا و خاڵۆزای خۆی بکات کەی لەناو عەشەتی عەرەبە لەناو عەرەبە وا باو بوو خێڵێک بەم شێوازە بکات لە کەس و کارگەی خۆی ئێوە زوڵم دەکەن ئێمە لە زوڵم ئێوە ڕادەکەین ئەم تعبیر و گزارشی ئەم ژنە دیڵێ يعني عمر كزكا بوهم وجبروتو كهيتي حتى دواي كمردكيته والله او عمري امر ديم او عمر نبوك بيشتر ناسيوما في مردكي دكيوت زورق لهين زورق لا رخنا قلتن رخني قاطع عامس تنز في ضله او روجيك جودرجكي كوري خطاب مسلمان بو كات عمر مسلمان به قال لنا من تصور ما عمر جوازه امرك من يبيني او قسانا بكرت حارتي جواز يعني حارتي استندي دي راستقين لنا وكمل خلق هي الرأي كان له ظلمه بدنيا شي جوان تركا بيغمر صلى الله عليه وسلم فرمي وصف كدني بنجاشي وصف كدني شي زور دقيقه كدله بيابك لا يظلم عنده احد كزلا او ظلمي لنا اكره بلان كوتشي مدينه جواز كوتشي مدينه كوتشي دولتها كوتشي درس كدي قواريه كوتشي يعني انا دي اوت كاني او منظومه قشتيه كده دنيا وكون ودنيا هبل بعرسيك ابو كخدمتي بها مستماتيك زۆر باشە دکتۆر لەوە چێ خەڵکێک دەڵێ کاتێکە گەشتی ئیسرا میعراج بەبێ هیچ هۆکارێکی جەستەیی و مادی و معنەوی گیراوەتە بەر خی گەورە لە کونفەیەکوونێکە ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باتە بەیت المەقدیس پاشان بۆ ئاسمانەکان بەهشت و دۆزەخی پیشانەدا ئەوەی کە مەولەویش دەڵێ هاتەوە ئەڵقەی هێشتا هەر ئەلەریاوە ئەڵقەی دەرگاکەی بۆچی ئەگەر قەرارە وەکو جەنابی مامۆستا بەکر حەمەستی ئاماژی پێکرد کۆچ بۆ بنیادنانی دەوڵەت بێ بۆچی هەر لە سەرەتاوە خی گەورە بە کونفەیەکوونێک مدینەیەکی بۆ ناڕازێنێتەوە و پاشتر لەوێەوە ئیتر بۆ کۆڵ ئەم 13 ساڵەی مەکە بە خەریکی بنیادنان و گەورەکردن و بەرفراوانکردنی دەوڵەتەکەی بێ بەڵێ خۆمە سەردا خۆیمە سنەنی خۆیان لە کەونە یعنی خۆ سبحانه وتعالى بيوي فعلا بيشي يستاهم خلقي بجاري هداية إيمان يعني هنا ولو شاء الله لهدى الناس جميعا بەڵام سنەتی خوا وایە لە کەوناکە ئەسباب بگیرێتە بەر و کۆمەڵە قوانین و هێنی داناوە لە ژیانە هەموو بەشەر ڕەچاوی بکەن و بما فيهم یعنی ئەوان بە پێغەمبەرانیشەوە ڕەچاوی ئەو قوانین و ئەو شتانە بکەن و بۆی بۆ داهاتوو ببێتە هینێک پێشەنگێک بۆ خەڵکانی تر ئەگەر بیانوێ مەس لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆن بیانیان بەدەستۆ بێ یا شتێکیان لە بەردەستا بێ اقتدای پێوە بکەن چونکە گەر شتێکی وا بواە دوای ئەوە ئەبە دایمە چاوەڕوانی معجزە بووینایە ئەبە بە بەردەوامی ئەگەر باتە ئەو هەنگاوانە نەگیرایەتە بەر لەلایەن پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبەیە ئەوانەی دوای ئەو کە هاتن هەموو جارێک بیانیان بۆی هێنا ئەو پێغەمبەری خوا بۆ ئەو خوا بە معجزە بۆی کرد و ئێمە لەکوێ توانین ئەو شتە بکەین و ئەم گۆڕانکاریە بکەین و ئەم مەسایلانە ئەم نەتایجانە بەدەست بێنین لەبەرەوە دەرخستنی یەکەم کە سنەتی خۆیان لەسەر ئەرزا دوم دەرخستنی واقعیەتی ئەم ئیشەیە و ئەوەیە کە لە توانای هەموو بەشەرێکە هەیە ئەگەر بێت و لەسەر ڕێڕەوی ئەو ڕێبازی ئەو بڕات
بگاتە هەمان ئامانج و هەدفەکان ئەو ئەهدافانی ئەوێ بیپێکێت. لە هینی پێغەمبەر سەڵاو لە هینێک لەسەر قسەکەی مامۆستا بەکر لە ژیانی پێغەمبەر سەڵاو سەلەم ئاماژەی بە دوو خاڵی زۆر سەرەکیدا، خاڵی یەکەمیان پێش دەوڵەت، خاڵی دومیان پێش دەوڵەت. و ئەمە تەواو ڕخنەیە کە زۆر جار ئەگیرێ لە پێغەمبەری خوا سەڵاو عەلەیهی وسەلەم کە لە مەککە پیاوێکی موسالم بووە، پیاوێک بووە مەسەلەن ئاشتی خواست بووە، پیاوێک بووە ئەمری کردووە بە لێبوردن و ئەو تەحمل و سەبر و ئەو جۆرە شتانە کەچی لە مەککە لە مەدینە ئەگۆڕێت. ئەمە شتێکی سروشتیە تەبیعیە، لەوێ پیاوی داعوە بووە، لێرە بوو بە پیاوی دەوڵەت. خیتابی پیاوی داعوە طبعا لە مەرحلەی داعوەیە جیاوازە لە خیتاب و لە مامەڵە و لە هەڵسکەوتی پیاوی دەوڵەتە. لە مەککە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سوڵتەیەکی بەدەستەوە نەبوو، تەنها ئەوەی بەدەستەوە و بانگی خەڵکی بکا بۆ ئیسلام. بەڵام کە هاتە مەدینە بوو بە سەرۆکی ئەو کیانە، هەم قازی بوو، هەم سەرۆکی جەیش بوو، هەم ئەمیر بوو، مفتی بوو، هەموو شتەکان ئەگەڕایە بۆ لای خۆی. هەم با بڵێن پیاوی یەکەمی سیاست یەکەمی وڵات بوو، یا با بڵێن ئەو شارە بوو لە ڕووی سیاسیەوە، شخصی یەکەم بوو، ئەو کێشانەی ڕووی تێکرد و ئەو مەسالانەی ئەو معالەجەیەکردن زۆر جیاواز بوو لەوەی لە سەردەمی مەدینە. لەبەرەوە ئەو جیاوازەیە شتێکی سروشتی ئەمە بەدی بکەین. ئەمە خاڵێک گوت منەک لەبیرم چێ بۆ پەلام کرد و ئاماژەم پێدا بێ پرسیارم لێ بکەیت. ئەمە لەسەر خاڵێکم بە ڕێی من ئەوە وەڵامەکەیتی نازەور مامۆستا بەکر ئیزافەی هەبێ. ینی قسێکم هەیە لەسەرەوە، ینی بەوە شەوکەت جەنابی کاک دکتۆر باسی کرد لە مەسەلەی بوون بە ڕەجولی دەوڵەتە. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ڕەجولی دەوڵەتیش هەر نابێتە پیاوێکی محارب، بەڵام پیاوی دەوڵەت بەشێک لە ئیشەکەی سزایە. ینی دەبێت دەوڵەت کە قازی بوو دەبێت سزای هەبێ. یەکێک لە بڵێن سیفەتە سەرچیەکانی دەقی بڵێن سزایی، دەقی مەدەنی، دەقی کۆمەڵایەتی، ئەو دەقانی کە پێیان دەوتێت دەقی یاسا لە ئەمڕۆیان، یەکێک لە بۆتەکان دەبێت سزای تیا بێت. یان ئەگەر سزای تێدا نەبێ وەکو ئامۆژگاری و شتێ مەوعیزەی ئەخلاقی لێ بەسەرێت. و ئیسلامیش لە ڕاستیە بەشێک لە ئیشەکەی مەوعیزەیە، بەشێکی پەروەردەیە، بەشێکی فیکر و عەقیدە، بەڵام بەشێکی دیکەشی قانونە. و قانونیش دەبێت سوڵتەیەک هەبێت جێبەجێ بکە. ئەجینا وەکو حەزرەتی عومەر دەفەرمێ ینی هەر حکومێک دەربچێ ئەگەر تەنفیز نەکرێت قیمەتی نییە، بەهایەکی نییە لە ڕاستیە. و ئەمە ئەساسی دروستبوونی منزومەیەکی قانونیە دەبێت مؤسسەیەک هەبێت تەنفیزیکە، دەبێت قازیەک هەبێت بڕای تەدەرکە، دەبێت دەستگایەکی پۆلیسی هەبێت جێبەجێ ئەو یاسایانە بکاکە بەو شێوازەی کە ئەوواگرێت. لە ڕاستیە ئەمە ئەگەر بریتی ئەمە ئەگەر خاڵی سلبی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئەو خاڵی سلبیە بۆ هەموو دەوڵەتێک لە دنیادا هەیە. یعنی ئێستا ئەو دووشمشێرەکەی کاوادانراوە و تەنها ڕەمزی ئیسلام نیە. ئێستا ئەمریکاش وەزیری دیفاعەکەی دووشمشێرە، سعودیە دووشمشێرە، پاکستان دووشمشێرە، زۆربەی وڵاتەکان وەزارەتی دیفاعیان هەموو دووشمشێرەکەی پێوە. خۆ معنای وا ناگەینە کە تۆ وڵاتێکی خوێن ڕێژە. معنای ئەوە دەگەینە شمشێر ڕەمزی قووەتە لە ڕاستیە، ڕەمزی سەپاندنی هێزە کە دەوڵەت دەبێت هێزی هەبێ. و هەتا ئەو لەحزەی کە ئیسلام دەسەڵاتی بوو بێت و هێزی بەکارهێنا هێزی بەکارهێناوە، بەڵام هەندێک جار پێویستی کردو هێز بەکاربێنی. من دەمەوێت بەڵین بە فلاشباژی بگەڕێمەوە بۆ سەرەتای مەوزوعی پێشکۆچەکە. ئەگەر لەناو مەکەدا مەکە قفڵ نەبوایە، مەکە دانەکرایە بەڕووی داوایە، مەکە و پیاوەکانی دارولنەدوو ئەوانی کە پێێنە نادی قوڕیش، کە نادی قوڕیش کۆمەڵێک پیاو بڕیانەوە برد، ئەو پیاوانی کە نادی قوڕیشیان بڕێوە برد عەمری کوڕی شام کە ناسراوە ئەبوو جەهل کە پێشتر پیانەوە ئەبوو الحەکەم، و لە ڕاستیە ئەبوو الحەکەم بووە ئەبوو جەهل، پێشوی کە وحی داوەزی ئەبوو الحەکەم بووە. تەنها کەسێک کە تەمەنی لە خوار 50 ساڵەوە بوو چۆتە دارولنەدوو ئەبوو الحەکەم بووە. پیاوێکی عاقڵ، پیاوێکی بەتەکبیر، پیاوێکی بەڕاوێژ، پیاوێکی سیاسی. بۆیە پێغەمبەری خوش لە نێوان ئەو عومەری کوڕی خەتابانی زۆر معجەبە شخصیەتی لە بەڵام کە باسی نبووەت ئەبیسێ، باسی مشتە ئەبیسێ مۆزوعێک هەیە، سەراعێکی کۆن هەیە لە بینی بەنی مەخزوم و بەنی هاشمە. طبعا ئەبوو جەهل لە خێڵی بەنی مەخزومە بەس بە 6 مرە کە ئەسلی هەموو عەرەب و هەموو عەرەبی قوڕیشی ناو مەکەیە. پێغەمبەری صلی الله علیه و سلم بە 6 ئەڕاتەوە سەرەوێ، هەموو ئەوانەی خزم و کەسوکار و یەک بەرەبابی یەکترین. مناقەشە و گفتوهین هەیە لە بینانە، ئەوان ئاو خوێن نانە بەخشن، ئەمان نوێنە بەخشن، ئەوان ئاوی حاجیانن، ئەمیش نانی حاجیانن. لە بڕێکە لە بەنی هاشم پێغەمبەر پەیدا دێ، ئەبوو جەهل وەڵڵا بچوم پێغەمبەر لەکوێ بێنم، لەبەرەوە باوەڕی پێ نایەنم هەت بۆی هەووەکو یەک یەکسامی لەگەڵی ترە. ئەم منتیقە لەوانەیە تۆ بە سادە سەیری بکەی، بەس منتیقێکی حەقیقیە. و ئەبوو جەهل پاڵ پێ ئەوانەیە هەندێک لە ڕاویەکان و بزانام دوو ڕیوایەت هەیە لەسەر مەسەلەی ئەبوو جەهل کە ناوێن ئەبوو جەهل، هەندێک لە ڕاویەکان دەڵێن مغیرەی مامی ناوی ناوچە، مغیرەی کوڕی شوعبە، وەلیدی کوڕی مغیرە مامێتی. ئەو ئەڵێ
کە تووڕە ئەبێ و هەڵەچێ و لە خۆی قسە ئەکا و جنێوەیە ئەڵە تو پیاکی جاهیلی پێغەمبەری صلی الله علیه و سلم هەر لەسەر سفەتە ناوی ئەنێ باسەکە پێێنی بە ئیسلام و کوفرەوە نییە جینا خۆ ئەوانە تێش هەر جاهیل بوون خۆ ئەوانە تێش هەر کافر بوون بەس ئەبوو جەهل هەڵەشەبوون و تووڕەبوونەکەی بە شێوازێک بۆ تەوازونی وەکو پیاکی احتیاطی تێک چوو ئەم پیاوە بڕیاردەری یەکەمی دیوانی قوڕیشە دیوانی قوڕیش ئەوە ئەبوو سوفیانە ئەخنەسێکی کۆمەڵ خەڵکن بەڵام ئەو بە قسەی بەسەر هەمویان نەزاڵ کە جنێوەیە و قسە ئەکا هەمویان بێدەنگکە هەموو بڕێرەکانە پێەیە شیعە ئەبوو طالب ئەو بڕیارەکەی تایە شەڕی بکوێ ئەو بڕیارەکەی تایە بدر و شەڕ هەتا ئەو ڕۆژەی ئەمرێ بڕیاردەری سەرەکی ناومەکەیە ئەوە هەموو دنیاش ئەو قفڵیەکە مەسەلەن بۆ نمونە لە مەکەیە ڕێگەی لە هەموو عشرەکانی دەوروبەر زیاتر لە 21 عشرەتن سەردانی هەر هەمویانەکە هەر هەمویان بەیەکریتم جنێو بە پێغەمبەری صلی الله علیه و سلم دو عشرە جنێوی نایەنێ ئەوانش بەڕێز و پێڵێن خوا حەفیز بێ ئەو باوەڕ پێ نایەنن باوەڕ پێ نایەنین یەک کەس لە ئاخر ساڵی دەیە باوەڕ هێنە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو دەرەکان داخراون یەک کەس ئەویش عشای شاعری گەورەی عەرەب کە پیاوێکی جگە لە خەوانی معلقات چاوی کەس بووە ئەڵەن گەڕیدە بوو بە زۆر وڵاتانە گەڕاوە ئەو ڕۆژەی کێ بۆ مەکە هەواڵی پێغەمبەر پرسێ صلی الله علیه و سلم ئەو جاری تەخوار و دڵی خۆشە بێەوە عشا هات منافیزێکمان بۆ دروست بوو ئەتوانە ڕکابەری لەگەڵ قورئانەکەی محەممەد بکە ئەڵێ عشا بۆچی هاتی وڵای هاتووم بۆ بینی پێغەمبەر هاتووم بۆ بینی محەممەد عەلەیهی سڵات وسلام ئەوان جوازن بۆ ڕکابەری و هاتووڵێ وڵا هاتووم بیبینم بزانم باسی چیەکە باوەڕی پێێنم ئەیکەن بەهرا و هودیا و مەسائلە لەسەری وەرحاصل ئەعشا باوەڕ هێنێ ئەو ڕۆژەی ئەعشا باوەڕ هێنێ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بێتێکی شعری جوانیشی لەسەر هەڵێ ئیتر ئەبوو جەهل و دیوانی قوڕیش پیان وایە شعری قوڕیش کۆتایی پێهات شعری قوڕیش هەزیمەیەکی تووشی هەزیمەیەکی زۆر مزیل بوو لە بەرامبەر ئەو قورئانی کە محەممەد هێناویەتی عەلەیهی سڵات وسەلام بۆیە دەرگەکان هەمووی داخران و لە سوورەی یاسینیشە بە تەواوی هەستی پێەکەی کە ئەویش لە ساڵی دەی هیجرە سدەی نبووەتە دابەزێت تەواوەتی هەستی پێەکەی کە قوڕیش هەموو دەرگاکانی حیوار و گفت و گۆ و لێک حاڵی بوون و جۆگرتنی داخستۆ بە تەواوی معنە بەڵام قورئان هەر دادەبەزێ بۆیە ئەو قفڵ بوون و داخستنە سەبەبێکی ڕئیسی ئەو مەسائلان هەیە شیعە ئەبوو طالیبیش دەناتان نەزان کە هات 7 ساڵی خایەن 7 ساڵ ئەبوو طالب چامێکی شعری هەیە لەسەر شیعە ئەبوو طالب چامێکی شعریە ئەمەنە حەزینە ئەوەندە پەستە ئەوەندە بێتاقەتە بە تەواوی معنا هەست دەکەیت کە ئەم خێڵە هەرچی پێی بڵێ دروستکایی خێر و جوانی و ڕەونقی مرۆڤایەتی ناو قوڕیشا نەماوە بۆیە حاجە و پێداویستی ڕاستەقینە بۆ چوونە دەرەوە لەو واقعە یەتەکایە بەس پێغەمبەر صلی الله علیه و سلم نازانێت چۆن حەریکە تا بەیعی عەقبە یەکەم و دووەم دروستە بێ ئەو کاتە دەرگای بۆ بکرێتەوە وەگەرنا ئەوانەش هەر بۆ ئیزافەیەک بۆ قسەکانی جەنابی دکتۆر يعني كبيان وبيغمر صاصم خويا محد ثاني دروس كل الراسية حتى أوشش كسرنا بينا تنها أسوي جل لخداي جول الأسمان لسد زر أزوية أسوي كي مدينة كدو كولي برات درو بيغمر صاصم جينا هذا شو كأوشش كسر بينا تدلي بشادة هستك إسرحتك وردور ديتر جغرافيا كي تري بدرس بير روبريش كي بدرس بير خباتك النوبتي كوشان أو جايتر روبري خباتك خوي لما كودا جوازته وشتا مدينة لما مدينة جوازين ليه بينا ليه شرينا أكت ويح قريش ويح قريش بينا دايرو رامبو كباشة شيا بوازم لبني منو على سير رابع أوان سير كربن أجر من سر كوتم بوان باشا جيش كوتم أوان لا مشكلة نجات يعني بوا بلان بوج وازي لنا عن خط زاني دو أوش أو مسائلان الرؤيا سروكي دولتي أبي حازم بيو كدكتور فرمي أبي قوتي هبي تصالاتي هبي أما درنديتيني أما في أي قانونه أبي في أي قانون بي راسته دکتۆر زۆر جار خەڵک پێی وایە ئابوووریەکی سربەخۆ و جوگرافیایەکی سربەخۆ و سیاسەتێکی باش بنەماکانی دەوڵەتدارین بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگەوت و میثاق و دەستورێک و برایەتی نێوان مسلمانان وەکو مهاجر و ئەنسار و پاشی ئەوس و خەزرەج دەکاتە بنەما سەرەتاییە زۆر گرنگەکان بۆ بناغی دەوڵەتەکەی مەبەستمەوەی لە کاتێکا ئازانین کە دەوڵەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەوڵەتی هەموو ئەوانی دیکە جوانتر بووە چونکە مرۆڤ و مرۆڤ دۆستی و محبەتی مرۆڤ چەقی ئەم دەوڵەتە بووە واتە تەنها سەرمایەداری و ئابووری و بازرگانیەکی چاوچنۆکانە یان بۆ سنوورداگیرکردنی ئەوانی تر ئامانجی پێغەمبەر نەبووە صلی الله علیه وسلم بەڵکو ویستویەتی شکۆ و حرمەت بۆ مرۆڤ بگێڕێتەوە ئەم بنەمایانەی کە من باسم کردن تا چەند بوونە قووەیەکی باش یان بۆنە سەرکەوتنێکی باشیان بە دەوڵەتی پێغەمبەری خوا بەخشی صلی الله علیه وسلم مەڵە خۆی گومانی تێدانی ینی بەها ئێمە بەهای مادیمان هەیە و بەهای ئەخلاقی و بەهای ڕوحیمان هەیە زۆرجار بەها ڕوحەکان کارگەریان لە بەها مادی و ئەخلاقیەکان زیاترە لە بەها مادیەکان زیاترە ئەو دەوڵەتی پێغەمبەر داینە صلی الله علیه وسلم لەسەر بنەمای یەکەمی لەسەر بەها ڕوحەکان بوو لەسەر ئیمان بەخوا بوو لەسەر بایەختان بە مەسەلەی برایەتی بوو بە قیامەت بوو بە ڕۆژی دوایی بوو بە ڕازیکردنی خوا بوو يعني پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵگەیەکی دروست کرد وەکو مەحوی يعني لەو شعرە ئاماژەی پێدا ئەڵێ بەعەکسی نووری پێغەمبەر ئەوەندە منعکس بوو بوون غەریبی تازە هاتوو ئەیوت ئەم پێغەمبەرستانە
کاتێک ئینسان لە بەها مادە ڕۆحەکانی لاوازە بێ دەست بە بەها مادەکان وەگرێت. ئێستا لە غەربا مەتەلەن لە غەربا ئەو ئارامی و ئەو ئاسایی شۆشتە ئەبینی لەبەر قوەی قانونە، لەبەر ئەو سیستمە با بڵێن ئەو ئەجزەی مراقەبە و ئەو قانونە سارمەیە کە لەوێ بەرپا ئەکرێت. ئەگینە ئەگەر بێت و ئەو بۆ ماوەیەکی کەم قانون لەوێ دەست شل بکات، جنایەتی زۆر لە غەربا ڕوەدات. ئەمە لە کەیە بەدیەکەی لە کاتی کەوارث و لە کاتی ڕووداوەکانە. بەینەما لە وڵاتی خۆمانە لەگەڵ ئەوەی کە هێشتا با بڵێن بە ئەخلاقی و بەها ڕۆحیەکان بەو ڕادەیە نین، ئێمە لە نەوەتەکانە بینیمان یعنی کەس پەلاماری کەسی نادا. تەنانەت یعنی لە هەڵەبجە شتێک ڕوویدا بوو زۆر سیر بوو، ینی کابرای دوکانێکی بڕی بوو دوای وەرەقەیەکی جێهێشتە بوو. نووسی بوو ئەمە لەبەر پێویستی بردومە بەشی خۆمە بردووە کە بۆم بوو کە هەمبوو ئەیدەمەوە وەخت خۆی دەنگۆیەکی زۆری دایە و نازانم گەل لە بیرتان بێننا. یعنی بەها ئەخلاقێکە و بەها ڕۆحەکان ئەگەر بێت و زیندوو بوون و ئینسان لەگەڵیا بژێت و خاص بەتایبەت ئەگەر بێت و کەسێکی پێغەمبەر لە ناویانە بێ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناویانە بێ، یعنی فعلەن پێغەمبەری خوا توانی ئەبەو سەرەتای دەوڵەتەکەی لەسەر ئەو بەهانە بنیاد بنێ، دوایی وردە وردە وای لێ بێت لایەنەکانی تریش کە پێویستی دەوڵەتە وردە وردە بنیاد بنرێ. ئەمە بە قەناعەتی من ئەمە گرنگترین مەسەلە بوو لە بنیاتنانی ئەو دەوڵەتە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم پشتی پێبەست و ئیشی لەسەر کرد. یعنی دروستکردنی کۆمەڵگەیەکی ڕۆحانی، کۆمەڵگەیەک کە ئەخلاق و مراقەبەی خوا و پەیوەندی لەگەڵ خوا تیا زۆر بەهێز بوو، کۆمەڵگەیەک ئیثار و قورآن ئاماژەیان پێدا کە چەنە ئیثار هەبووە لە بینی سەحابەکانە کە باسی ئەنسارەکە ئەفەرما ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة، يعني برا مهاجرەکانیان پێش خۆیان ئەخست، ئەوانیان فەزڵی ئەوانیان ئەدا بەسەر خۆیانە لەگەڵەوەی کە پێویستیان هەبووە. ئەمە ئەگەر ئێمە با بڵێن سیرەی موسڵمانان بخوێنەوە لەو سەرەتایە کە موسڵمانان هیجرەت دەکەن بۆ مەدینە، موسڵمانانی مەدینە چۆن پێشوازیان لێکەن و چۆن هەموو شتێکیان لەگەڵا دابەش ئەکەن و چۆن قوربانی ئەدەن بە شتەکانی خۆیان بۆمان دەرکویانی ئەو هینەی مجتەمعی ئەو کۆمەڵگەی پێغەمبەر دووریسی کردبوو کۆمەڵگەیەک بوو ئەگەر ڕەنگە ئەگەر مەسایلی قانونیشی تیا نەبوایە کۆمەڵگەیەک بۆ خۆی ئەچوو بەڕێوە و یعنی ئیشارەتێک لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم زۆر جار کافی بووە کە هەموو تەسخیەک بدەن. چی مادی چی معنی ئەو قەزیەی برایەتیە لەوەی خەڵکێک بە شتێکی زۆر سادە و ساکاری بزانێ، بەڵام تۆ بینی سەیری میلەتی خۆمان کە تا ئێستاش ئەستۆی بە دەوڵەت نەبوون و سەربەخۆ نەبوونمانە خینە بۆنە پاڵ ئیسلام یا زۆر جاڵین سایکزبی کۆ، بەڵام من هەست دەکەم ئەوەندەی تیر لە یەکتر وەشاندن و شیر لە یەکتر سوین بۆتەوە کاریەوەی کە ئێمە ئەم وڵاتەمان نەبێتە وڵاتێکی سەربەخۆ و هەر حیزبێک دەچێت وڵاتێکی داگیرکردێنێ دژی حیزبەکەی تر و هەر میرنشینە لە شەڕی چاڵدێرانەوە تا ئێستا ئیگری یەکێکیان چۆتە سەنگەری عوسمانیەکیان چۆتە سەنگەری سەفەویەکاتە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاک زانیوێتی ئەگەر تاکەکانی کۆمەڵگە برایەتیەکی زۆر پتەویان هەبێ ئەو کاتە ڕۆم و فارسیە و سەردەمەش ناتوانێت ینی بۆ نمونە دژیان بوەستێ، بەڵکو ئەمان ڕۆم و فارسیە و سەردەمەش بە چۆکا دێن کەواتە برایەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەتوانین بڵێن دووەمین کاری بوو لە مەدینەدا، یەکێکە لە تایبەتمەندیە گرنگەکانی سەرکەوتن و هێشتنەوەی دەوڵەتی ئیسلامی. بە تاکید وایە یعنی خۆمە شتێکی مسلمە ینی کە تەفرقە و دووبەرەکی و ناکۆکی نێوان هەر ملەتێک یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی داڕوخانی ئەو ملەتە و با بڵێن ژێردەسەبوونی مەگومانی تێدا نییە و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجا ئەم برایەتیە لەسەر ئەم برایەتیە لەسەر ئەساسێکی زۆر مەتین و زۆر پتە و دامەزران کە بەندایەتی بوو بۆ خوا و خۆشەویستی بوو لە پێناوی خوا و خۆشەویستێک بوو بە چاوەڕوانی پاداشتی خوا سبحانه وتعالى. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆمەڵگەکەی وا لێ کردبوو ئەو کۆمەڵگەی بەردەوام هەستیانە کرد پەیوەندیەکی ڕاستەوخۆیان بەخواوە هەیە، یعنی وای لێ کردبوون لەسەر زەوی ئەژیان بەڵام چاویان دایمە لە پاداشتی خوا و دایمە چاویان لە بەهەشت و ئەلەوانە بوو، لەبەرەوە تەضحیان بە قوربانیان بە هەموو شتێکەدا لە پێناوی
ئەو باشتەی کە دایمە پێغەمبەر صلی الله علیه و سلم وای کرد دایمە ئامادە بێ لە ژیانیانە. ئێمە یەکێ لە کێشەکانمان ئەوەیە باوەڕمان هەیە بە بەهشت و بە دۆزەخ و بۆ شتانە، بەڵام ئامادە نیە لە ژیانمانە یان لە ڕەفتارەکانمانە لە زۆر جار ئێمە غافڵین، استحزاری ناکەین، نایهێنینەوە یادی خۆمان، نایهێنەوە زەنی ئەوان لەبەر چاویانە بوو. حتا حکایەتێ و سەحابی کە چێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر فەرمێ کەیف ئەصبحت یا حەنظەلە؟ ئەصبحت منافقا یا رسول الله، ئەڵێ ئەصبحت مؤمنا حقا، ئەڵێ چۆن؟ ئەڵێ کە هینەکەم ینی کە ئاەتی باشتە خوێنمەوە و هەستەکەم خۆم لە باشتم کانەوە ئەیان بینم ئەهلی باشت ئەبینم وا سەردانیەکە کەنووا لە ناز و نەعمەتان وەکە ئەو ئاەتانی باسی دۆزەخەکەی خوێنمەوە هەستەکەم یانوە یەنە بەرچاوم ئەیان بینم و چۆن با بڵێن ناڕەحەتن و چۆن پەشیمان و چۆن ئیلا ئاخری ئەلەو جۆرەشتانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ بڵێ ئەوەیە ئیمان. لە شوێنێکترا دانێکیان گلەی لە خۆیەکە کە ئەڵێ من ئەو کاتانێک کە لای جەنابتم ئاوا مەسەلەن من ئاوا تەماشای باشت و دینەکەم، بەڵام کاتێ ئێچمە ماڵ و مەشغوڵی دنیا ئەبم بیرمەچێتەوە. مەقسەدەوەیە کە تا زیاتر استەحزاری بەهشت بکەی، استەحزاری دۆزەخ بکەی کە ئەی خوێنی تۆ لە ژیان تا ئامادە بێ بەردەوام ئەمیان پاڵنەرێکی زۆر گەورە ئەبێ بۆ قوربانیدان بە بەرژەوەندەکانی خۆت بۆ پاراستنی بۆیە بەدەستێنانی ڕەزامەندی خوا کە مەسەلەیەکی لەوانەوەیە کە تۆ لەسەر حسابی بەرژەوەندەکانی خۆت مەسەلەن بەرژەوەندی گشتی بپارێزی یا مەسلحەتی گشتی بپارێزی یا تەسخیە کۆمەڵە تەسخیە لە پێناوی مەجموعا بی، ئەمە تۆ چاوەڕوانی پاداشتێکی، بەڵام کە ئەوە نەبوو طبعا ئەوە نەبوو و مەنهەجێکیش نەبوو وە قیادەیەکیش نەبوو، قیادەیەک نەبوو خۆی ئەو معانیانە ئەو هینانە تەرجەمە بکات بەرجەستە بکات لە ژیانی خەڵکیە، خۆی وانە بوو، خۆی منافسەی دنیای زۆرە کرد، خۆی برایەتی ناکرد، داوای لە خەڵکیە کرد برایەتی بکەن، خەڵکی تەوەن پابند نابی پێوەی لەبەر خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی قودوەیەکی گەورە بوو، خۆی بە ئەو شتانی کە بانگەشی بۆ کرد بەرجەستەیە کرد لە ژیانی خۆیان، بۆیە سەحابەکانیش تەماشای ئەویانە کرد و ئەو مەفاهیمانەی ئەو بۆی نەقڵەکردن بەرجەستە بوو لە ژیانیانە و ڕەنگی ئەدایە لە ژیانیان. زۆر باش مامۆستا بەکرد هەمیشە دیکتاتۆرەکان دەستور پێشێلەکەن، هەر دەستور ناخوێننەوە، ینی زۆر جار خۆیان دەستور یاسا بۆ وڵاتدانێ وەکو سەدام و قەزافی کتێبی سەوز و یاساکانی سەدام و کۆمەڵێ شتی دیکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەگاتە مەدینەی تر وەکوڵێ دەسەڵات و پاڵپشتێکی زۆری هەم خوایی و هەم هاوڵەکانی بۆ دروزە بێ، بەڵام دەڵێ وەرن منافقەکان وەرن جوولەکەکان وەرن ئەو مشریکانی کە ماونەتەوە وەکو چۆن من ئەرکم هەیە ئێوەش ئەرگەکەوێتە سەرشانتان لە پاراستنی ئەم دەوڵەتی کە دروستمان کردووە، مافم هەیە و مافتان هەیە. ئەگەر ئەبوبەکری سیدیق بۆ نمونە خلافێکی کرد و بنەمایەک لە بنەماکانی دەستوری تێپەڕ کرد و پێشێلی کرد، وەکو چۆن ئێوە سزایەکتان بۆ هەیە مسلمانە شوێنکەوتوەکانی منیش بۆ هەیە و بە عەمەلیش سەلماندوویەتی. پێم خۆشە باز لە گرنگی ئەم میساق و دەستور و وەسیقەیە بکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە 60 و ئەوەندە بەندە بە ڕەچاوکردنی مافی هەموو مسلمانان و کەمەنەتەوەی و ئاینەکانی دیکەی مەدینە دای ڕشت ئەم دەستورە چ گرنگیەکێ بوو وەکو یەکێ لە دەستکەوتەکانی هیجرەت. خۆی لە ڕاستیە شخصی یەکەم ئەو شخصیەکەمە لە شارێکە قایمێکە لە شارێکی گەورەیە محافظە لە شار دەوڵەتێکە سەرۆکی دەوڵەتە یان سەرۆکی ئەنجومەنی وزیران. بە بڕای من شخصی یەکەم زۆر گرنگە بۆ ڕنگدانەوەی جێبەجێکردنی یاسا و دەستوری یان پێشێرکردنی یاسا و دەستور. کاتێککە شخصی یەکەم خۆی پێشێری دەکات یان کەسانێکی قەڵەمڕەوی ئەو لە نزیکی ئەو بەبارەکە ڵای و دەستخۆشانی ئەو پێشەرکاریەکەن سروشتی و دەوڵەتە بەرەو لێک هەڵۆشان و بەرەو فەساد دەچێت ئەو حاڵەتانی کە هەیە. ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فترەی مەککەیە کاتێک کە لە مەککەیە خزمەکانی کۆکاتەوە پیان ئەڵێ هەمویان فاتیمەشیان لەگەڵایە یا فلان یەکێک پیان ئەڵێ اعملوا لأنفسكم ئیش بۆ خۆتان بکەن، من لە ڕۆژی قیامەتە هیچم پێ ناکرێ بۆ ئێوە. ئێستا بەجۆ مەکەن شۆن بکەون ئەوە زەمانەتی چوونە بەهەشتی ئێوەیە، بەڵام لە ڕۆژی قیامەتە من هیچ ناتوانم بۆ ئێوە بکەم. تەنان ناوی فاتیمەشە بە کاگاتە مەدینەش لەوێ ژارە فەرموویە لەو ئەنە فاتیمەتە بنتە محەممەد سەرقەت لەقەطعت یەدەها. لە هەردوو قۆناغەکەیە محەممەدی داعیە عەلەیهی سەڵات وسەلام، محەممەدی سەرۆکی دەوڵەت و محەممەدی پێغەمبەر هەردووچن. ئێمە لە تاریخ هەر پێغەمبەرمان نەبوو پیاوی دەوڵەت بێت، زۆربەی پێغەمبەران هەژار بوون،
هەندێک دارتاش و هەندێک ئاسنگەر و هەندێکی تر شوانکارە و هەندێک تیان هەژار و هەندێکی هەر نەخۆش عمریانمە نەخۆشی بەسەر بردووە هەندێکیان نەبوو بەس مصلحی اجتماعی بووە پەیوەندی بە قەزای سیاسی و وەکو صالح بۆ نمونە سەلامی خوا لەسەر هەموویان بێ بەڵام پێغەمبەرمان هەموو سەرۆکی دەوڵەت بوو زەبریشیە بووە سولەیمان سەرمایەت گەورەترین سەرمایەداری تاریخ بووە لە تاریخا کەس نەبوو بەقەدر سەرمایە هەبێ بەڵام ئەو کوڕنووشەی ئەو بۆ خودای بردووە هیچ عابدێکی خاشع ناتوانێت ئەو کوڕنووشە بۆ خوا بەرێ ئەو پێغەمبەرێکیەوە عەزیمە مڵکەکەشی بەجێ نامێنێ کە چی کوڕەکەی ئاسنگەر دەرەچێت کە داوود ئەویش پێغەمبەرێکی خودایە پێغەمبەری عەزیزی ئەمەش صلی الله علیه و سلم هەم پێغەمبەری خودایە شوانکارش بووە شوانی کردووە هەم ئێستا سەرۆکی دەوڵەتە بەڵام سەرۆکی دەوڵەت معنایەوە ناتوە دانیشی غەبغەبە پێیاکەیت و ورگ پێیاکەیت و پاڵی لێیتەوە ئازانیکە بەمایتر دەوڵەت دروستەکرد و بە مەسەئیلان دەوڵەت دروستەکە ئەمە مەوزوعێکە تو حیاتی خۆت چۆنی بە بەڵام کە ئەمڕۆ بووی بە سەرۆکی دەوڵەتی تۆ هەموو چی ئەو خەڵکەی نە قسە قسەی خۆتە نە جلجلی خۆتە نە موقفی خۆتە نە ئەو کورسی خۆتە هەمووی خەڵکە هەمووی ماڵی خەڵکە تو نابێت تەجاوزی تیا بکەی بقەیدی ئەنمولە بەقەدەر تاڵە دزویی نابێت تەجاوزی تیا بکەی بۆیە نمونەی یەکەمی چاولێکردن لە مەدینە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لە مەکە بەس مسلمانەکان چاو لە پێغەمبەرەکان عەلەیهی سەڵاتو وسەلام چونکە ئەو ڕێبەری ڕۆحی و پەروەردەیی و ئاینی ئەوانە بەڵام لە مەدینەیە مەکەیەکانیش هەر بەڕێز و سیرەکەن ئەزانن کە نە درۆکە نەقسی سەقەتەکە نەقسی خراپەکە نە هەرزەگۆی نە هیچ شتێکە هەموویان شایەتی وی بۆیان بەڵام ئەوانی کە چاوی لێکن بە دەرەجەی ئەساس و شوێنی دەکەون ئەوانن کە ئیمانە بهێناوە بەس لە مەدینەیە سەرۆکی دەوڵەتە لە مەدینەیە تشکیلە کۆمەڵایەتی و ئاینەکە جیاوازە تەنها مسلمانی تیان نییە ڕاستە هەموو ماڵە یەسریبیەکان ماڵەکانی ئەوس و خەزرەج هەموو ئیسلامی تێچووە بەڵام هەر هەمووی مسلمان نەبووە پاشان جوولەکەی تایە سێ خەلی هەرە سەرسەخت و کە لە شەقی تاریخی جوولەکەی تایە کە دەوری هەرە گەوریان هەبووە لە هەموو شەڕەکانی ناو مەدینەیە شەڕی بوعاس کە 5 ساڵ پێش کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ مەدینە ڕوویاوە شەڕێکی زۆر خوێناوی بووە سەدان کەسیان لە یەکتری کوشتووە گەورە پیاوەکانە لە یەکتری کوشتووە فیتنەکەش جوولەکە بۆ مۆزوعەکەی دروست کردووە لە ڕاستی لە بینەکەیە لەسەر ئەوە ژیاون ئەوە پیشەی ئەوانیان بووە پاشان دەردێکی دیکە لە ناو مەدینەیە دروستە بێش دەردی نیفاقە و عادەتی کە دەوڵەت دروست بوو کۆمەڵی خەڵک هەن پیان وترێ ماساوچیەکانی دەوڵەت لە قورآن دەناوێن منافق ئەگەر بیکەی بە کوردی ماساوچی دەرەچێت ناوی دووڕوونی لە ڕاست ماساوچیە ئەوانن کە کاسێ لێسی بەردەم سوڵتان لەو سوڵتەیە دەخۆن لە پاڵ ئەوا دەژین بوقی بۆژن لە پاڵ ئەوا جنێوەیان لە پاڵ ئەوە سوکاتی بە خەرکی محتەرەمەکەن لە پاڵ ئەوە قسەی ناشیرین و ناجۆر و نامەعقول نییە نەیڵێن بەرامبەر بە خەسمەکانی دەوڵەت چکە ئەوانە لەسەر دەوڵەتە ئەژین مشەخۆری ئەو دەوڵەتە لە ڕاستی ئەمانە کۆمەڵ خەڵکان بوون هەم ئەیانویست دەوڵەتەکەش بخۆن و هەم ئەیانویست کاری خراپ و نەشیاویش بەرامبەر بە پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵاتو وسەلام تاعنیان لە خێزانیە تاعنیان لە خۆیە تاعنیان لە دەوڵەتەکەیە تاعنیان لە موسڵمانەکانیە قسەی زۆر ناشیرین و ناجۆریان کرد ئەمانە هەمووی تەنها بەشە برایەتێکە بۆ منزومە کۆمەڵایەتێکە گرنگەکە ئەو چارەسەرکە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها بۆ ئیکتیفای نەکرد بێژگە لە برایەتێکە هات میثاقی نووسی ئەو دەستوورەی کە لە 63 خاڵە زۆربەی زانانی سیرەت تقریبا 12 خاڵێن ناو 60ەکە بە پرتەوازی لە کتێبەکانی سیریا بڵاو بۆتەوە بە کورتی کۆمەڵی خاڵە بەشی ئەساسی بنەڕەتی ئەو خاڵانە پەیوەندی بە پێکەوژانی و ئاینانەیە بێکەوە جوولەکەی تیا بووە و نەسرانیشی تیا بووە و خەڵکانێکی تریشی تیا بوو پەرست بوون لە دوور لەو منتیقەیە ژیان پیامبەر صلی الله علیه و سلم لە هەمویانی نایەوە لە ئەخیری ئیتر ئەوەیە کە ئاەتی سوری بەرایەتە خوار ئەو تێوکاتەکەوتە محارەب بووێن و هەمویان پاکتاوکە کەسان ناهێڵە چونکە نابێت شرک بمێنێ لە کاتێک کە دەوڵەتی ئیسلامی هەیە و پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرۆکایەتێکە ئەمما لەگەڵ ئەوانی دیکەیە هیچ دەستپێشخەریکی شەڕی نەکردووە بالعکس هەتا لێی نەدرابێ دەستی لێ نەکردوونەوە هەتا موامەرەیان نەکردێ پەلاماری هیچ کامیانی نایەوە کە پەلاماری شیاون بە پیس و نورقورانەکە پەلاماری یاون بۆیە هیچیشێک لەوان ناتوان تعنێک لە سەرکردی یەکەمی ئیسلام بن کە پێغەمبەرە عەلەیهی سەڵاتو وسەلام چونکە خۆی ملتەزیمی یەکەم بوو بۆ قورئانەوە خۆی ڕەبەراتی ڕاستەقینەی قورئانی کردووە خۆی ئەخلاقی قورئان بووە لە ڕاستیە ئەمە خاڵی جەوهەری ئەساسی بنەڕەتی ئەوەیە لەبەرەوە من پێم وایە ئەگەڕێمە سەر خاڵی جەوهەری یەکەم کە ئەویش ئەوەیە شەخسی یەکەم سەرۆکی دەوڵەت سەرۆکی وحدەی ئیداری سەرۆکی حیزب سەرۆکی مثلا بنەماڵە سەرۆکی خەڵناوی هەر شتێکی لە ناوەنی مهمە شخصی یەکەم لە هەموو مؤسسەیەکە خاڵی ئەساسی جەوهەریە ئەمە هەر بۆ جیهانی ئیسلامی وانەیە کە دکتۆر بەتەسەوەری من ئەمە لە هەموو دنیای تریش وایە ئێمە ئەوروپامان دیوە لە ئەوروپیەکانیش اعتزازی سەرەکیان بەوە هەیە کە شخصی یەکەمی ئەو وڵاتە ناتوانێت قروشی لە وڵاتە ببرێ ئەندامی پەرلەمانێک $100 بە دووسێ محکەمەی لێگرن هەتاکو پارەکەی لێسەرنەوە ئەنجا کوسزایش یان ناشێڕن بێتە ناو مؤسساتی قەزایی خۆیان تۆ ئەبێ سەرۆکی دەوڵەت وابێ کاتێک سەرۆکی دەوڵەت چاوپۆشی دەکات ئێستا ناکرێت سەرۆکی ئەم وڵاتە ڕێز و زەرا یان مەسەلەن سەرۆکی حیزبێکی گەورە و دەسەڵاتێک لە وڵاتەیە ئیدعایە و کە بڵێ من ئەفرادەکانم دزیەکەن بەڵام خۆم نازانم تۆ دزت بۆ کردو بەسەرکردی بە مەسئولی خەڵک تۆ دەستبڕێکت بۆ کردو بە ئەمیندار بەس ماڵی خەڵکەوە تۆ کەسێک کە قیم ناپارێزی بۆ یەکەی بە ئەمیندار بەسەر حورمەت و ناوەکەیان پشوێک وەرەگرین و دوای ناوبڕێکی کورد دێنەوە خزمەتتان
وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست لە دوای ئەم ناوبڕە درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەبارەی دەستکەوت و دەراویشتەکانی کۆچ لە شاری مەدینەی پیرۆز. دووبارە سڵاوتان لێ بینەرانی عزیز، درێژە دەدەین بە تەوەرەکەمان قسەکردنە لەسەر دەستکەوت و دەراویشتەکانی هیجرەت کە ئەمڕۆ سەرەتای ساڵێکی نوێی کۆچیە کە ئەکات 1442 لەگەڵ میوانەکان هەریەک لە بەڕێزان دکتۆر کەریم ئەحمەد و پارێزەر بەکر حەمەستیق. دکتۆرگیان بێگومان یەکێک لەو شتانی کە زۆر جار ڕەخنە لە ئیسلام دەگیرێ بواری مێژوەکەیەتی لە نێو مێژوشدا فتوحات. بێگومان ئێمە دەبێ بزانین کە فتوحات پارێزەری یا بۆونە پەرژینی ئەو دەستکەوتانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هیجرەتدا بەدی هێناوە گواستنەوەی ئەم پەیامە ئەم چرایی کە وەکو ڕوبعی کوڕی عامر لای ڕۆستەما دەڵێ ئێمە هاتوین تا بەندەکان لە بەندایەتی بەندەوە بۆ بەندایەتی خوا و لە ستەمی ئاینەکان بۆ دادپەروەری ئیسلام. پێم خۆشە لەبارەی فتوحاتەوە قسە بکەین. فتوحات تا چەند هەم یەکێکە لە دەستکەوتەکانی هیجرەت هەم تا چەند پارێزەری دەستکەوتەکانی هیجرەتیش بووە. بەڵێ طبعا ئێستا ئەم ڕەخنەگرتن لە فتوحات لە ناو مسلمانانە تازەیە. مسلمانانی کۆن ڕەخنیان لێ نەگرتووە لەبەرەوەی زانیوانە ئیسلام ڕەحمەتێکە و ئیسلام یعنی دینێکی گەورەیە و کە بەراورد کراوە لەگەڵ ئاینەکانی دەوروبەرە، یعنی جوانی و گەورەی ئیسلام وەکو ڕۆژی ڕووناک دەرەکەوێت. تۆ بڕۆ لەگەڵ هیندۆسیا تاقیکەرەوە مەسەلەن، لەگەڵ مشکپەرستەکانە، لەگەڵ بتپەرستەکانە، لەگەڵ هەر دینێکی ترا تاقیەکە بەراوردێکەکەی گەورەی و شکۆی ئیسلام و جوانی ئیسلام باشکرا دەرەکەوێت. بەڵام لەم سەردەمەوە کە سەردەمی بەزیویە، بەزیوی مسلمانانە بەداخۆیانی و سەرهەڵدانی کۆمە ئەم تەوژمە ناسیۆنالیستیە دژ بە ئیسلامەیە، لەگەڵ ئەم ئەلمانیەتە دژ بە ئیسلامەیە، لەگەڵ بەزیوی هەندێک لە مسلمانان ئەمێ ئەمڕۆکەوای کردووە کە بە چاوێکی ڕەخنەوە بڕوان بۆ فتوحات. ئەسڵان ڕوانین بۆ من بەحسێکم لەسەر فتوحات بەدەستوەیە لە فێسبووکە کۆمەڵی خاڵم وروژان یەک دوانی باس کردوانی ترم هێشتۆتەوە بۆ بەحسەکە باسی بنەما فکرەکانی فتوحاتم کردووە. ئینشاءالله کە دەرچوو یعنی ببینن ماوەیەکتر ئینشاءالله نووسمەوە. لا مەقسەم یعنی ڕەخنەگرتن لە فتوحات ئەمڕۆ کە ڕنگدانەوەی ئەم مۆزعە پەست و نالەبارەی جیهانی ئیسلامیە مسلمانانە کاتێک کە بەراوردی خۆیانەکەن لەگەڵ ڕۆژاوایە لەگەڵ ملەتانی ترا و ئەبین ئێمە دواکەوتوین و پەرتەوازێنەوەمەین بە تەشخیصێکی هەڵایە گێڕنەوە بۆ ئیسلام و کانەوە ئەمە یعنی تەنات ئەو مسلمانێ ئەوەی کە خۆی بە مسلمان زانی و ڕەخنە لە ئیسلام ئەگرێ ڕەخنە لە فتوحات ئەگرێ وەکو شتێک کەنەوە مسلمان بوونی خۆی پێ ناخۆشە. ئەگینا چۆن کەسێک شانازی بە ئیسلامەوە بکات و ئیسلام بە نەحمەتێکی گەورە بزانێ ڕەخنە لە فتوحات ئەگرێت. چونکە فتوحات نەبووە سەمە یا بتپەرستە بوون یا ئاگرپەرستە بوون یا مەسیحیە بوون یا مەسەلەن لەسەر ئاینێکی ترە بوون. کەواتە گەر تۆ ئیسلامت لە پیرۆسترە، لا گەورەترە، لا ڕاسترە، لا جوانترە، چۆن ڕەخنە لە فتوحات ئەگرێ لە جاتۆی سوپاسی و کەسانە بکەیت کە زەحمەتیان کێشاواتن فتوحات ئاهاتن ئەم وڵاتانیان خستە ژێر قەڵەمڕەوی ئیسلام و ئەم ملەتانە لە بوونە مسلمان ئەبێ ستایشیان بکەن و ئەبێ سوپاس گوزاریان بین. تەنانەت هەندێک کەس هەندێک پاساوی زۆر لاوازی زۆر بێبنەما وەڵا غەنیمەیان بردووە وەڵا کەنیزەکیان گرتووە هینیان کردووە. ئەگەر کەواش نەبووە، ئەگەر لە حاڵەتێکی شاوا بوو بێت ئەجیالی دوای ئەوە نەوەکانی دوای ئەوان ئەتر ڕێگەی ئیسلامەتیان ناسیەوە مسلمانیش مسلمانی بوونیش یعنی دۆزنەوەی ڕێگەی بەهەشت یعنی دۆزنەوەی ڕێگای خوا سبحانه وتعالى یعنی ڕاستترین دینی خوا کۆتا دینی خوا سبحانه وتعالى کۆتا بەرنامەی خوا کە ویستوێتی یعنی بە ئەوە بە چایەکی وا بڕواین بۆ فتوحات کە نەحمەتێکی زۆر گەورەیە ڕووی لێمە کرد ئەبوایە گلەی لە ئەگەر نەبوایە ڕووی نەدایە ئەو ملەتانەی کە و من دڵنیاشم ڕۆژی قیامەت ئەو ملەتانی ئیسلامیان پێنەگەشت و گلەی لە مسلمانان بکەن چونکە ڕۆژی قیامەت غەیری ئەم ئیسلامە دینی تر لە خەڵکی قبول ناکرێت ئیلاوانەی معزور بن و کەتر حساباتی تایبەتیانە لای خوا
ئەمە ما باقی بەشریێت کە چی ئەوەی لە دنیا مەسەلەن بەهرەمەند نەبوو لە ئیسلام و پەیوەندی لەگەڵ خوای نەناسیوە و ئەو پەیوەندی لەگەڵ خوانە بەسوە چی ئەوانەی ڕۆژ قیامەت بێبەشە بن لە باش تەمانە گلەیەکی زۆر لە هەڵگرانیان ئاڵایەکەن ئێستا شوایە ئێستا ئەوانەی لە غەربا کە موسڵمانە بن زۆرێک لەوانەی موسڵمانە بن بیان دوێنە ئەڵێن ئێوە زۆر مقەسرن بەرامبەر ئەم دینە ئێوە زۆر مقەسرن بەرامبەر بەشەریەت ئەم دینە جوانتان پێەیە نایگەێنە خەڵکی بەداخۆ ینی مؤسساتێکی زۆر مامۆستا بەکر ئاماژەی پێدا لە بدایەتەوە کە چەند هزار کتێب تالیف کراوە بۆ شاردنی وێنای پیامبەر صلی الله علیه و سلم شخصیەتی پیامبەر ئەمانە هەمووی کاریگەری زۆریان نەیە یعنی ئەو پرۆسەی شێواندنە کە بەشێکی مسلمانان تێدا بەشدارن هەندێک لە هەڵگرانی ئاڵای ئیسلام تێدا بەشدارن لەگەڵ ئەو ئالە ئەعلامیە گەورەی کە دژمنانی ئیسلام خسویانەتە گەڕ و خاصن کەناڵە تەبشیرەکان وانە ئەمە هەمووی دەورێکی زۆر سلبی هەیە لەوەی کە ئەم ئیسلامە جوانە لە بەرچاوی خەڵکی ناشین بکەن جا فتوحاتی ئیسلامی يعني ئەرکێکی سەرشانی ئەوانە بوو کە پێهێستان بەرامبەر يعني ئەحساسێک بوو بە مەسئولیت بەرامبەر بەم دینە و بەرامبەر ئەو بەشەرەتەی کە با بڵێن لە سەردەمی ئەوانە دکتۆر ئەگەر ئامانجیشیان غەنیمەت و ئەو شتانە بووایە بۆ نمونە ڕۆستەمی پاشای فارسەکان دەڵێ هەرچی سەرۆت و سامان و پارە و شتێکتان دەوێ بەڵام ڕوبعی کوڕی عامر سێ ئامانجی زۆر جوان بازەکە ینی ئەڵێ ئێمە بۆ ئەوە نەهاتوین لە وڵاتی خۆمانەوە هاتبین فارس داگیر بکەین کەواتە ئامانجی فتوحات ئامانجێکی پیرۆزی مرۆڤایەتیانە بووە ڕزگارواتە ئەم کابرا خوێنی خۆی کردوتە کاسەوە لە پێنا و ڕزگاری و سەربەرزی و خۆشببختی مرۆڤگەلێکی تر کە خوێنیشان تێکەڵ نەبوو ڕاز خەریبێرم بچێت کە ئەگەر تۆ سەیری تەبیعەتی ئیسلام بکەی و سەیری قورئان بکەی و سەیری سیری پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکوتم لە بنەما فکریەکان يعني إسلام خوا سبحانه وتعالى تعبيري ليك بالرحمة تعبيري ليك بنور تعبيري ليك بهداية بخلقي تعبيري ليك برزقار بون يعني معي رزقاري بشريت وبمسلمانان الله كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وإن جاء فرمي ليكون الرسول شهيدا عليكم وتكونوا شهداء على الناس يعني كوم الله ما جاي زور هي القرآن بمسلمانان الله و أركي سرشان تانا أمن ربجن بشريت ما مساب بكر ما جاي بموضوعك ده وابزم نختي تفصيلي زياتري أوي شركاني بيامر صلى الله عليه وسلم پیغمبری خوا صلی الله علیه وسلم اسلام دینێکی تەبشیریە و کۆتا دینە و دینێکە بۆ هەموو بەشەریەت يعني وەکو دینی یەهودیەت نییە حتى دینی مەسیحێتیش کە ئەگەر تەماشای تعالیم مەسیح بکەی هەرەڵێ إنما أرسلت إلى خراف بني إسرائيل الضالة حتى نان بۆ نەک بۆ هەمووشیان بەڵام ئیسلام لە یەکەم ڕۆژە فەرمێ أرسلناك للناس كافة وإن هو إلا ذكر للعالمين وما أرسلناك إلا رحمة للعالمين يعني أم إسلام اللي كم روج وخاص سبحانه وتعالى ناروتي بو مباشرة كأم أماجانا يعني أم هم أماجانا ويك هالجراني ما نبي بيجين ببشريت تبى شيء ويك أي جينن أجر للري دعوة هنا جايشت بيت جاندوانا أجر بربستك هبوا ولا رجال أولاندا بربستك لا برن هدف في سركي مسلمان لا فتوحات بلا كنا إسلام بلا كنا أمن وربوه وأول شيء كزيادة أم مسألة بشراستكات وأوه كفتوحات لسردين بيغمر صلى الله عليه وسلم دستي بيكرد مثلا ناردني نامه بو كسرى ناردني نامه بو قيصر يعني فتوى بلام لرجاي سلمية لرجاي بانكرتن بوم إسلامه حتى نبوءاتي بيغمر صلى الله عليه وسلم نبوءاتي بيغمر زور كتابيني يعني أماجي بو كم إسلامه بلابت ولا غزوة خندق قاموا زين كبيغمر صلى الله عليه وسلم قلنجا كي وشاندو نوريك برزبوتو فرميتو قصوري حتى الهجرتي شاب السراق واد يعني اما اشتيك بو حاضر بو لزين مسلمانانا كم نورا بيبقين ببشريت يعني اجا بويا ابيني يعني هجر فتوحات لسردم بيغمر ودس بيقول وسردمي خلفاء الراشدين تقريبا كوتاي بيات هرشي فتوحات دواي اوان بو زور كما او نبي يعني اما يو كان كومر اندلس وندي شوين الفتح كده عباس كان عموريه وانا عثماني كان برو افريق برو اوروبا چون
ئەگەنا مەشروعی فتوحات و بۆ گەاندنی ئەم نورە بە هەموو بەشریەت و مەحروم نەکردنی بەشریەت لەم نورە ئەمە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەست پێ کردووە هینی قورئان تعالیمی قورئان و تعبیراتی قورئانی کە تەماشاکەی ئامادەکردنی قورئان بۆ مسلمانان بۆ شێوەیە کە باسییان ئەکات ئەمانە هەمووی ئامادەکردنی مسلمانانە بۆی بەو ئەرکاستن و سەحابە ئەگەر بێت تو ئەگەر سیرەی خولەفای ڕاشدین بخوێنیتەوە خولەفای ڕاشدین ینی زۆر حەریص بوون لەسەروی کە بابند بن بە تعلیماتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تاڵەموویەک لێلا نەدن مەسەلا ئەبوبەکر رضای خوا لێبێ لە شەڕی ڕدا لەو شەڕە گەورەیە جێشێکە پێغەمبەر جێشێکی ئامادە کرد بە قیادەی ئوسامە بچێ بۆ مؤتە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم عەرەب زۆربەی هەڵگەڕانەوە بعضێکی هەڵگەڕا لە ئیسلام بعضێکی هەڵگەڕا بەسەر سوڵتەی مەرکەزیە ئەمانە هەموو ئەبوایە بگەڕنەوە بۆ ناو ئیسلام و تهدید گەیشتبووە سەر مەدینە کۆمەڵە سەحابە ڕایان وا بوو کە ئەبوبەکر جارێ ئەو شەڕە ئەو سوپایە ڕابگرێت کە ئێوێ بینێرێ بە قیادەی ئوسامە بینێرێ بۆ مۆتە بەڵام ئەوبەکر رضای خوا لێبێ فەرمووی یەکەم ئیشم بۆەوە دەست پێ ناکەم ئاڵایەک پێغەمبەری خوا بەدەستی خۆی گرەی داوە من هەڵیوەشێنمەوە تەنها کە داواشی لێکەن ئوسامە بگۆڕێ عەلە لەقەل بۆی وەزعەکە ئێستا گۆڕاوە و زروف گۆڕا و ینی عەرەب لە هەمولایەک و هەر شەمان لێکەن با قائیدێکی محەنەکی هین بێت چونکە ئوسامە گەنجێکی 7 ساڵی بێ ئەزمون بوو ئەلەوەشا قبولی نەکرد یعنی سەحابە پابەندی سەحابە بە تعلیماتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر لەوە زیاتر کەمە تەسەورێت لە ژیانیا و لە پاش مردنیشە بۆیە یعنی دەستپێکردن بە فتوحات یعنی ئەگەر باتە لە تێگەشتنی ئەوان نەبووە لە ڕۆحی ئیسلام و تێگەشتنی ئەوان نەبووە لە مەسئولەتی ئەو مەسئولەتی کەوتۆ سەرشانە بە گەیاندنی ئەم ئاخر پەیامی خوایە بە بەشەریەت ئەو وەختە مقەسرە بوون بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەرەوە ئەوان وەکو قسەی عەبدولڕەبعی کوڕی عامر خۆ قائیدێکیش نەبوو خۆ تەمێش نەکرا بوو خۆ ئرتجالی چوو بۆ لای هین چوو بۆ لای ڕۆستەم پێی نەوترا بوو تو ئاوها بڵێ بەڵام کاتێکەوە پرسیاری لێکە ئێوە بۆچی هاتوون ئەگەر برسیتانە ئەگەر ڕۆتن ئەگەر ئێمە بە پۆشتتان بکەین با بڵێن ئەو شتانتان بۆ دابکەن فەرمێ نحن قوم ابتعثنا الله ئێمە قومێکین خوا زنووی کردوینەتەوە یا خوا ناردوینێ لنخرج الناس من عبادة العباد إلى عبادة الله ومن جور الأديان إلى عدل الإسلام ومن ضيق الدنيا إلى سعتها يا لشنك إلى سعة الدنيا والآخرة يعني أوان أهلا بيامي خواتي جيشتبون نقبوي كهين بيت بابلين بو غنايم أو جورشتانا أما أمنيتو سر مثلا كومل غنايم براوة أمانة طبيعة شربو دائما يعني وتحقيق دراسي كباشي وكآية غنائم تنال ساحات معركة براوة كمرسك زور طبيعي دو جي شرب كان مخلفاتي أو جيش أمنيتو بو أميتريان يا چون وكو مغولكان كبعض كسي تشبيها كابا مغولكان أمر جملة كابراك وآيات جمال الدين يعني فتوحات إسلامي وحروب الصليبي وشركان جنكيز خان وكو يك تماشاكم آية مسلمانان كاتشون شاريك ويران يعني تختيانا كرد أجر تسليم أو روما كان شاركة تسليم بوها تختيانا كرد شي جاي مقاومة بكردها آيش لشركة سركة وهلا كتاس أشون بدوانا وشاركان وتالان كان ئەگەر بۆ تاڵانی بۆە وایان بکردایە بەڵام ئەوەی کە واقعە هەمووی عکسی ئەوەیە زۆر باشە دکتۆر دێمە وڵات مامۆستا بەکرد ئاماژە قورئانیەکان بۆ هیجرەت چین و کامانن قورئان چۆن ئاماژەی بە هیجرەتدا و پاڵپشتیشی کردووە یعنی ئەمە ئەگەر بگەڕینەوە بۆ سەرەتای دوای دەرچوون لە شیوەکەی ئەبوو تالیب تاڵ شیوەکەی ئەبوو تالیب ئەو حەسارە ئابلۆقە بەفراوانە بوو تەمە شیوە ئەبوو تالیب هەرگەڕێکێکە لە گەڕەکانی مەکە لە کاتی خۆیان بەڵام ئەوەیە لە هەر چوار لاوە چواردەوری ئەگرن ئیتر بنەماڵی ئەبوو تالیب لەگەڵ بنەماڵی ئەبەنی هاشم لەگەڵ پێغەمبەرە لەگەڵ مسلمانەکانە هەمویان بەیەکەوە شوێنە حەسار درێن بە کورتی حەساری ئابلۆقەیەکی ئابووری ئەدرێن بۆی کەوا لە برسا بمرن یاخود محتاج بوون بگەڕێنەوەوانە دوای دەرچوونی ئەوان لەو شیوە ینی خێڵێکی پەڕاگەندەی بێدەسەڵاتی برسی ماندوو شەکەت لەو شیوەیەتە دەرەوە توانای هیچ شتێکی نەماوە قدرەتیەوەی نەماوە کە بجوڵێ تەنها ئاەتەکانی قورئان ماوەتەوە تەسەلایەکیان نەکا و دڵنەواییان نەکا و ئەوە دەکات لە سوورەتی نەحلا و لە سوورەتی فورقانە و لە هەندێک لە سوورەتەکانی تری قورئانە ئاماژ باسی کۆچ دەکات هەرچەندە زانایانی تەفسیر دەڵێن ئەو کۆچە باسی کۆچی حەبەشەیە بەڵام لە ڕاستیە ئاەتەکە عامە دەکرێت لێکدانەوەکەی وا بێت کە بۆ مستەدا هاتووش
ئێوە ناچار دەبن ئێرە بەجێ بێڕن چکە ئەم جوگرافیای ئیشکردن نییە تەواو تۆ دەبێ بەجێ بێری چکە تەلەقیکردنی بانگەواز لە شوێنێکە تۆ دەیان دەبێ نەیەڵی ئەو بەرامبرت بەوتن و تیژە لەگەڵ تۆ مامەڵەکە ڕێگری بکەی یان کە دەسەڵات نەوە دەبێ بەجێ بێڵی کۆچیش مەشروع على حاڵەتانێ هەرچەند فەرمودەی لا هیجرة بعد الفتح ولكن جهاد ونية باسی دەوە دەکات کە دیاردەی کۆچکردن دیاردێکی تاریخی لە بنەڕەتە یعنی مەرج نییە مسلمانان لە هیچ حقوبەیەکی زەمانیە لە هیچ قۆناغێک و چەردەیەکی زەمانیە مەسەلەی کۆچ دووبارە بکەنەوە مۆزوعەکە پەیوەندی بە تاریخەوە هەیەەوە یعنی ئەو بەشەی وەکو مەسەلی دینامیکێتی کۆچکردنەکە تەوقیتی کۆچکردنەکە لە شوێنەکە بە شوێنێکی دیکە ئەوە بەشەکە لە تاریخ بەڵام مەسائلی کۆچکردن مەشروعەتێکە حاڵەتێکی ڕایە مسلمان لە شوێنێک جێ نابێت و کۆچەکە بە خۆی ئاینەک بۆی ئاینەکەی تووشی کێشە نەبێت لە شوێنەکە چەکە ئارچی لە شوێنی کە ممارەسە ئاینی خۆیەکە کە بتوانێت بە ئازادی ممارەسە ئاینی خۆی بکە کە ئەمەش حەقێکی مەشروعیەوە لە سوورەتی یوسف کە ساڵی دەی پێغەمبەرەتی دێتە خوار دوای تائیف و دوای ئەو شتانەیە دوای ڕووداوە ناخۆش و ناسۆرەکان دوای مەرجی خەدیجە و مەرجی ئەبوو تالیبەوانە هەر ڕووداوی زۆر ناخۆش دروست بوون و فترەیە ئەم شتانە لەسەر ناخی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵێک قورسایی کۆمەڵێک زەخت کۆمەڵێک گوشاری دەرونی بۆ هێنابوو ئەو بەشەرە ڕاستە پێغەمبەرە بەڵام مرۆڤە لە ئاخیرە پێویستی بە ژنێک هەیە ژنێکی وەکو خەدیجەیە خێزانی لە یەکەم لەحزە و ساتە وەختی دابەزینی وحیەوە هەتا ئەو لە ڕۆژەی کە خوای باتەوە خەدیجە زۆر پشتوپەناکی گەورەی ئینسانی زۆر گەورەی بۆ پێغەمبەر صلی الله ینی شتی زۆر ناسک هەیە لە بینانە سیرە هەندێک شت هاتۆش ئەوە ینی کە ئەو بڕین سەر چاوە ڕۆحێ گەوری لێ ئەبرێ حەز بە تەنهاییی زۆرەکە ئەبوو تالیبیش ئەمرێ ئەبوو تالیب ڕاستە زۆربەی ڕیواتەکانی صحیح لە بخاری مسلم باسی دەکرد کە ئیمانی نەهێنا بەڵام بە فعلی پشتیوانێکی دنیای زۆر گەورە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم خێڵی بنو هاشم خێڵێکی دەسومەچەک تند و بەقوت بوون یعنی هەر مەوزوعەکە شەرم نەبووش پڕێژکەنی توانیوە دەست بۆ پێغەمبەر بەرێت عەلەیهی سەلام وسەلام مەوزوعەکە نەیوێراوە لەبەرەوەی کە هێزێکی دەسومەچەک تند و بەقوت بوون حتا هیچ لە ڕووداوێکی سیرەیە هەیە زۆر گرنگە ئەو ڕووداوە ڕۆژێک ئەبوو تالیب یەکی خەبەرێ ناڵێ محەممەد دیار نییە عەلەیهی سەلام ڕازەکە دیار نییە ئەوە شەوێکە دیار نەدرێت وەختە و ناتێت بۆ مناڵە ئەگەر ئەمە دوو ئاڵادی هەرچی بەنو هاشمەیە هەرچی پارچە ئاسن و دار و بەرچی دەمەدەزۆ بێنن هەمووتان بێنن کۆبنەوە پاش لە ڕێگا سێرەکەن وڵات زەید پێیا بوو زەید لەکوێ بووی وڵات لای محەممەد وەتا بەسەر کێوی سفاوە لە ماڵی فڵان کەساڵە بەدڵ نایی بووم بێنن با خۆم ببینم کە بینە سێرەکە زیندوو هیچ مشکلێکی نییە ئەڵێ هەر بۆشەوە مەوەستن 200 کەس کۆ کاتە دەوروبەری خۆی هەموویان چەند سەر دیوەخانی قوڕیش ئەوا ئاڵا دەسووسکە ئەو ئاسنەکانیان دەرێنن ئەڵێ هەر کەس دەست بە ئەو پیاوە بەرێ ئەبێ لەناو قوڕیشە کەس دەمێنێ کەس هەموو مەرێکلی کوژی چکەوە خاڵی سوورە بەنسبەت پێ بوو ئەم پشتیوانە گەورەی کە نامێنێ ئەم هێزە گەوری لە پشتی پێغەمبەر نامێنێت ئەمەش ئینسانە ینی بەس کە سوورەتی یوسف دا ئەبەزێ لە سوورەتی یوسفا هەندێک خاڵ هەیە تایە وەختە بڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە فلاشباک ئەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش ئەو فترە زەمانی کە تێیدا هێشتا گەلی بەنو ئیسرائیل لە میسر جێنیشتەجێ نەبوون یوسف لە بنەماڵەیەکی خانەیانە پێغەمبەری صلی الله علیه و سلم لە بنەماڵەیەکی خانەیانە یوسف کۆمەڵە برای چاوچنۆک و خراپی هەیە پێغەمبەریش کۆمەڵێک کە سوکاری بە چاوچنۆکی خراپی هەیە تەمەگەمیتە سەر بنج و بناوانی خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئالی قوڕیش هەمویان بەرەبەبی یەکترین ئەو لەو عەدیەوە ئەڕواتەوە ئەم لە قزەوە ئەڕواتەوە ئەو لە کەعب هەلارەکانە شوێنێک ئەڕۆنە سەر مڕا هەمویان ئەبنەوە ئامۆزای پشت و بەرەبابی یەکتری خزمی یەکتری وەکو براکانی یوسف ئەوان فڕێنە چاڵەوە ئەوانیش دەربەدرێکن حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیەکێ لە هاوڕەکانی ئەڵێ کانە ئەهلوکە خەیرا من ئەهلی کە سوکاری تۆ لە کەسوکاری من باشتر بوو کە سوکاری من دەریان کردم کەچی کە سوکاری تۆ سەرباری ئەو مسلمانش بوو دوای منیش هەرمایتەوە دەرعەزیتیان نایی هیچ لە هاوڵەکانی دیناوەکانی من ڕاستی لەبیر نییە بەس ئیبن ئیسحاق و ئیبن هیشام هەردووکیان ناوی ئەو هاوڵە خۆشەویستانی ناو دوای ئەوەش کۆچەکە هەبەت کە ئەم خاڵێکی دیکەیان ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڕاتە یوسف کە دەڕوا بە کۆیلایەتی دەڕوا پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پەڕاگەندەیی دەڕوا پەڕاگەندەیی و کۆیلایەتی تەنها تاڵەمۆیان فەرقە هەردووکیان بێکەسن هەردووکیان کەسیان نییە یوسف هاوارەکاتە لای خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم هاوارەکاتە لای خوای گەورە کەس هیچی نازانێت لەو فترەی زەمانی کە پێدەوترێ ژیانی یوسف هەتاکو ئەڕواتە ئەو کاتی گەورە ئەبێ ونا لە فترەی کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتاکو ڕۆژی کە گاتە مەدینە کە 2 هەفتەی پێچوو ونا کەس نازانێت چی ڕێ بەڵام تەنهایەکی زۆر گەورە بوو تەنها وەکی لەگەڵا بووە شەوان چیان کردووە ڕۆژ چۆن دانیشتون چۆن داخورپاون چۆن مەسەرەن بەدوایانەوە بوون ئەم حاڵەتی ترس و خەوفەی کە بەسەر ئەم پیاوە عەزیمە هاتووە لەم چۆڵی بیابانەیە شتێکی کەم نییە دوای ڕاتە ئەو وڵاتە لەوێ ئەبێتە مەلیک ئالێرە خۆی گەورە مژدایەتی لە تۆش وەکو مەلیکت لێت گەورە ئەبی ئەچی شوێن خۆت هەر لە سووری ئەم ئیشارەتانی زۆر بە ڕوونی ئەم ئیشارەتانی بە ڕای بەزینی سوورەتی یوسفیش هەر ئەو لە سلما ساڵی دەی کۆچی ساڵی پێغەمبەرەتی هەیە پێش کۆچکردنەکەیە جا دوای ئەوە طبعاً ئەو خاڵە ئەمێ باسی لێ بکەم پاشان
یوسف دەبێتە سەرداری ئەو شوێنە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبێتە سەرداری مەدینە ئەبێت سەرداری مەدینە ئەو کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەسەرکەوتوویەتەوە بۆ مەکە ئەو چۆن یوسفیش بەسەرکەوتووی هاتە سەر شوێنەکە و براکانی هاتن بۆ لای وتی لا تثریب علیکم اليوم سبحان الله پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی اذهبوا فأنتم طلقاء زۆر لێکەچن وێنەکان تەنها ڕۆژگاری دەرچێ زەمەنی لێ دەرچێ هەموو وێنەکان شخصیەتەکان لێکەچن ینی بڵێن جا خاڵێکی ترم لەبیر چوو یوسف تووشی کێشەی لەناو قەسرا کە بوو بەسەرکردا تووشی کێشەی مەکری ژنان بوو مەکری ژنان لەگەڵ مەکری منافقین زۆر لێکەچن هەردووکی احتیمال دەکات لەسەر فێڵ ینی منافق لەسەر فێڵەژی ژنیش لەسەر فێڵ ئەو ژنانی کە لە قەسر کۆشنابوون پێ ڕازی نابن لەسەر فێڵ ما بزن پێی ژنانی کۆشەکەیە کاک دکتۆر حەکیم بۆ مەکە بە قەزای بایی بڵێ عەلەسەر ژنانی ناو کۆشکی فیرعەون لەو نوع ئینسانانە بوون کە ژنانی سەرمایەداری بوون عادەت ژنانی سەرمایەدار جۆرێک لە فەقفەقە و شانازی بەخۆکردن و قسە هێنان و قسەبردن لە نێوانیانە هەیە عادەتی ئەم نەریتانیان هەبووە و هەموو یوسف دەبێتە قوربانی ئەو هەڕەشەی ئەوان پێغەمبەر صلی الله علیه و سلم مەساحەیەکی زۆر گەورە لە ژیانی ئەو لە مەدینە تەرخانە بۆچی بۆ وەڵامدانی منافقەکان ناشوان دەستیان بۆ بەرێن ناشوان ئازاریان بە كي لا يقال أن محمد عليه الصلاة والسلام يقتل أصحابه تنودرك في غمضة السماء حواركاني خويا كوشي خو خلقنا زاني شو منافق وشو منافق نيا لو إيش كده قررته أو إيك يوسف كنت إيش همان شو لك لا آخر شيء في غمر يوسف السلام خالص هذا فرمي توفني مسلما وألحقني بالصالحين في غمر صلى الله عليه وسلم بهمان شو همان دعاء وهمان نزاعك يعني وين كان زور ليك بدل نهائي كسيك مثلا لدور أولادي يشوفوا منهم مثلا تيب لم إيحاءات أنا تيب قام معناه بنزيكترو بجوانترو بواضحترو بإيحاء شيء نزيكتر في خمسة حالي بوكا أم إشتورته باز قصي أو كابلام لكاركتري شيء ديك أو كاركتري كي سركوتني شيء تيابو هم ضل مواعي وهم سركوتني أقرب قرينو بصورة كان القرآن بتاعتي فترة مكة همو صورة كان فترة مكة باز إشارة شيء بحالة دروني في غمرتي عليه الصلاة والسلام لعلك باقع نفسك والضحى والليل ولو إذا سجى ألم نشرح لك صدرك همو صورة كان ويتياه زور صورة كان باسي وحيد اسمك على دكسر لا آياتي دوما روت السر باسي حالتي دروني في غمرتي في غمرتي تو واحد واتو تو راس دكي تقول عنك راس ده بوتشي مو تثبيت كدني أو شخصية لسر أو حالة يا أخوة دست خوش به دكتور كاتي برنامجكم زور كميمة وبيم خوشان لبيشكي برنامجك أماجم بو قصية شهيدي زاناي الشهيد بو كرد محمد سعيد رمضان بو تكر برحمة بك خلقك بي وايا مسلمان ودولة داري وإدارة داني دولتيان نوتوا يعني تا يستش خلقك معناه دلي دين ودولة ليك جداوازن وإسلام نابي دولتي يبي ودبي تنا بيونديكي شخصي وروحي نيوان خدا وبندبي پێم خۆشە بە کورتە ئەمەش وەکوەی کە دەوڵەت یەکێکە لە دەستکەوتارە گەورەکانی مەدینە باس ئەوەم بۆ بکەیت تا چەند شەرعیەتی بوونی دەوڵەت لە ئیسلامدا شتێکی گرنگە و وەدانی پیانرا وەڵام من چاوەڕان بمەمە قسەی زیاتری لەسەر بکەن بەس چونکە هجرە یعنی گۆڕان لە مەرحلەی دەعوە بۆ مەرحلەی دەولە یعنی گرنگی وە بۆیە یعنی کاتێک کە عومەر ڕزای خوا لێبێ لەگەڵ سەحابەکانە يعني ڕێک بکەون کە کامیان چ ڕۆژێ هەڵبژێرن بۆ تاریخی هجری ڕۆژی کە ناوشێنرێت تاریخی هجری هەر بە هجرەکەوە بەڵێ هجرەت پێغەمبەردانرێ لەبەرەوەی کە گرنگی ئەو گۆڕانکاری ڕوئەدا لە بینی مەرحلەی دەعوە لە بینی مەرحلەی دەولە زۆر بە ئاسانی بەدیەکرێت و سەحابە زانیوانە چی ڕووداوێکی چەند ڕووداوێکی گرنگە و دەوڵەتداری چەندێک گرنگە بۆ ئیسلام بۆ چەندێک با بڵێن ڕۆڵی هەیە لە بڵاوکردنەوەی ئیسلامە ومانیتیانی ینی مەسلەی ئەمە من تەسەوڕ ناکەم ینی بتوانین ئەم مەوزوعە بە چەند دەقەیەک هین بکەین چەند دەقەیەک با بڵێن یەکلای بکەینەوە بەڵام مجرد ینی نەقلبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکەوە بۆ مەدینە دوای ئەوەی کە سەنەدێکی پێیا کرد لە کۆمەڵێک لە ئەنسارەکان ئەمە گەورەی گرنگی دەوڵەت دەرەخات و ئەم قسەی کە گوایە دین و دەوڵەت با بڵێن بێ کۆنایان کرێ ئەمە قسەیە کە یعنی هینێکی تەفسیلێکی زیاتریەوێ خلاص من بە کورتی ئەگەر هینی بکەم ئەوەیە کە دین ئینسانی ساڵح پێگەێنێ و دەوڵەتیش پێویستی بە ئینسانی ساڵح هەیە دەوڵەت پێویستی بە ئینسانێک کە طبعا ئەبێ ئەوەش بداین کە مەسەڵەن تاریخی ئیسلامی خەڵکی زۆر باشتیا بۆ خەڵکی زۆر خراپتیا بۆ لەبەر بە گوێرەی تەشەبوعی ئەو کەسە بە دینداری بە گوێرەی ڕادەی دینداری ئەو کەسە تا ئەو حاکمە دیندار بوو بێ
باشتر بووە لەبەرەوە دین ئینسانی ساڵح یەک لە پەیامەکانی دین و ئیسلام بەخصوص پێگەاندنی ئینسانی ساڵحە ئینسانی دەستپاکە ئینسانی دایان پاکە ئینسانێک ستەمکار نەبێت ئەمڕۆ کێشەی ملەتانی ئێمە حکوومەتی ئێمە لە چیایە لەو ستەمایە لە خەڵکانێک دەستپاک نین خەڵکانێکن ئەمین نین لە حکومداریە خەڵکانێک بە مەحسوبیت ئیشەکەن خەڵکانێکن ڕەچاوی بەرژەوەندی خۆیان ئەخەنە پێش بەرژەوەندی خەڵکی ئەمانە ئەم تعالیمە ئیسلامیان ئەم ئینسانێک پێگەێنێ لەسەر ئەم بەهانە پێگەێنێت بە دڵنیاییەوە ئەگەر کەسێک هەڵگەری ئەم پەیامە بێت و بەم شێوەیە بیر بکاتەوە و تەشەبوعی کردبێ بە تعالیمی دین بە تاکید یانی کاتێکە حکومڕانی بکات حکومڕانێکی جوانترە کات و خەڵکی زیاتر استفادی لێکە خاڵێک تر شەوەیە ئێمە قۆڕخکردنی دین و دەوڵەت لە تطبیقی شریعە و اختزالی شریعەش لە قانون عقوباتە ئەمە جنایەتێکی گەورەیە بەرامبەر بە دین ئەکرێت بەرامبەر بە دەستەواژەی دین و دەوڵەت ئەکرێت دین یعنی مەسلەی دەوڵەتداری با بڵێن پاکێجێکە بەیەکەوە یعنی کاتێک کەڵێم دەوڵەتە ئیسلامیە نەک تەنها قانونی عقوباتی ئیسلامی بێت زۆرجار تۆ ڕەنگە پێویستە ئەسڵان بە تەطبیقی قانونی عقوبات نەبێت لەگەڵەوە شا دینەکە دەوڵەتەکە دەوڵەتێکی ئیسلامیە بووە هەموو دەستگاکانی دەوڵەت کاتێک کە پابندون بە تعالیم ئیسلامەوە و لە خزمەتی خەڵکییا بوو و لە خزمەتی فرامێنانی بەرژەوەندی دنیاوی و ئاخرەتەکانی یعنی تۆ ڕژێمێک دنیات بۆ فراهم بێنێ و ئاخرەتە بسووتێنێ ئەو ڕژێمە سبەی ڕۆشت و لەعنەتی لەکەی دەوڵەت ئەو دەوڵەتەیە کە تۆ یعنی یارمەتی بە بۆی دینداری بکەی خواناسی بکەی وەکو چۆن دنیات ئاسوودە بێ قیامەتیش دابین بکات ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة گەورترین دەوڵەت مەسئولێتی دەوڵەت من لەسەرەوە مەوزوعێکم نووسیوە لە مناسبەکان ئینشاءالله بەتەمان بەڵای بکەمەوە دیسان و یعنی مەسلەی دەوڵەتداری کاتێ بتوێ بە حکومەتێک بڵێ ئەمە حکومەتێکی ئیسلامیە یا دەوڵەتێکی ئیسلامیە کۆمەڵە شروعی ئەبێتیابێت یەک لەوانە مەسەلەن تحقیقکردنی ئەهدافە دنیاویەکانە یەکێک لەوانەشە دەستگاکانی دەوڵەتەمی بەکاربێنی بۆی خەڵکی چۆن ڕێگای خواپەرستی و دینداری بگرنەبەر وەکو چۆن ئێستا دەوڵەت هەموو دەستگاکانی خۆی خستۆتە گەڕ بۆی خەڵکی لە دین دوور خاتەوە ئەمڕۆکە ئەو ئەوەی بینی لە واقع لە تەنات وزارەی ئەوقاف کە وزارەیە کە تایبەتە بە دینەوە بە ئیسلامەوە وزارەی ئەوقاف بەکارێنرێ بۆ ئینکردنی دوورخستنەوەی خەڵکی لە دین و ئەم مزگەوتە ئەم هەموو مزگەوتە بێنازە کە ئیمامی بۆ دابین ناکرێت کە خەدەمات ناکرێتکەی ناکرێت ئەو وەختە تۆ دەوڵەتێکی پێویستە هەموو دەستگاکانی دەوڵەت بخاتە خزمەتی ئەوەی کە هەم خەڵکی بەختەوەری دنیا بکە هەم ڕێگای دینداری بگرێتە بەر. دکتۆرگیان کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر سوپاستان دەکەم بەڕێز مامۆستا بەکر حەمەستیق دکتۆر کەریم ئەحمەد زۆر سوپاس خی گەور پاداشتان باتەوە و دووبارە بەرز و پیرۆز بێ یادی هیجرەتی پێغەمبەری پێشامان صلی الله علیه وسلم لە شاری مەکەوە بۆ شاری مەدینە. زۆر بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست دووبارە پیرۆزبایەکی گەرم و شیاوی ژاڕاستەیەوە عزیز و خۆشەویست دەکەم کە ئەمڕۆ سەرەتای ساڵێکی نوێی کۆچیە بۆ مێدیەوەی هەمومان بە خۆدا چوونەوەیکی باش بکەین و هیجرەت بکەینە خاڵی وەرچەرخان و گۆڕانکاریەکی جەوهری ورد لە ژیانی ڕۆژانەمانە تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.